بینەرانی عزیز سڵاتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە پرۆگرامێکی نوێ بە یارمەتی هاوکارانم بە کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستی وادارین تەواوی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا دوو بابەتمان بۆ ئامادە کردوون لەسەر دوو بابەت گفتوگۆکەین. بابەتی یەکەممان گرنگیدان دەبێت بە وەرزشی شاخەوانی لە کاتی خۆپارێزیدا بە تایبەت لەم بارودۆخی ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە بزانین چۆن یاخود گرنگی و سوودی وەرزشی شاخەوانی چیە و جیاوازی چیە لەگەڵ وەرزشەکانی تردا. هەمیشە پزیشکە بەڕێزەکان ئاماژە بۆ دەکەن کە وەرزشکردن یەکێکە لە سەرچاوەکانی بەهێزکردنی بەرگری جەستە و بزانین ئایا ئەم وەرزشی شاخەوانیە کاتێکە کەسێک دەچێت بۆ ئەنجامدانی ئەم وەرزشە ئەو پێداویستیانە یاخود ئەو بابەتانی کە پێویستە لە گەشتەکەیدا پێی بێت چییە؟ ئەمە بابەتی یەکەمانە بێت و دواتر لەگەڵ شارەزایەکی ئەو بارە گفتوگۆی زیاتر دەکەین. لە بەشی دومی پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر پاراستنی بەرهەمەکانی گۆشت لە ڤایرۆسی کۆرۆنا و باز لەوە دەکەین کە گۆشتی تەندروست چییە و چۆن جیاوازی بکەین لە نێوان گۆشتی تەندروست و گۆشتی ناتەندروستەوە. لە هەمان کاتدا باز لەوە دەکەین کاتێکە گۆشت دەبرێتە ماڵەوانە یاخود کابانەکان بە چ شێوازێک ئەم گۆشتە لێ بنرێت یاخود بەکار بهێنێ بۆ ئەوی کە بەها خۆراکیەکەی کەم نەکاتەوانێ و لە هەمان کاتدا باز لەوە دەکەین کە گۆشت چۆن هەڵبگیرێ باز لە هەڵگرتنی گۆشت دەکەین بە شێوەیەکی زانستیانە و باز لەوە دەکرێت کە تا چ پلەیەکی سیلیزی دەتوانێت گۆشت بۆ ماوەیەکی زۆر هەڵبگیرێت واتە لە فرێزەردا بۆ ماوەیەکی چەند دەتوانێت بمێنێتەوانێ هەڵبگیرێت و لە هەمان کاتدا لە ساردکەرەوەکانە دەتوانێت بۆ ماوەی چەند گۆشت بمێنێتەوانێ یاخود هەڵبگیرێت کە دواتر لەگەڵ پزیشکێکی پسپۆر لە بواری ڤێتەنەریدا گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین و زانیاری زیاتر وەردەگرین. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ چەند ڕاستەخۆیەکمانە بێت لە شار و شارۆچەکانی کوردستانەوە. بەڵام سەرەتا دەچینە لای ڕێنمایی خۆپارێزی و دواتر لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە لەگەڵتانەبین. ناسەفەنجی بەرزی پلەی گەرمی جەستە پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵای خۆشەویستان ئێساش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمانەوەیش گفتوگۆکردن دەبێت لەسەر گرنگیدان بە وەرزشی شاخەوانی لە دۆخی خۆپارێزیدا کە بێگومان ڕەنگە بڵێن مەبەستمان زیاتر لەم کاتەیە کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە چی بکەین و چۆن لە ڕێگەی وەرزشی شاخەوانیە خۆمان بپارێزین یاخود باز لەوە بکەین کە وەرزشی شاخەوانی چییە و چەند جۆری هەیە و لە هەمان کاتدا ئەو پێداویستیانی کە کەسێک گرنگە پێی بێت لە کاتی ئەنجامدانی شاخەوانیدا چییە و دەبێت چی بێبێ. بۆی کە بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز جەلال حاجی ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان جێگری سەرۆکی یەکێتی شاخەوانی کوردستانن. کاک جەلال سڵاو لێ بۆ بەیانیت باش. بەیانی باش، زۆر سپاس، بەیانی سەرجەم گوێگران باش. سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت. کاک جەلال ئەگە سەرەتا وەکو ناساندنێک یا وەکو پێناسەیەک بۆ وەرزشی شاخەوانی بزانین وەرزشی شاخەوانی چێ و چەند جۆری هەیە؟ دیارە وەرزشی شاخەوانیش یەکێکە لە وەرزشەکان کە ئێستا باو و خەڵکێکی زۆر لە جیهاندا کە مەشغوڵی شاخەوانی وە لە شاخەوانی لە کوردستاندا وەرزشێکی تازەیە، وەرزشێکە ڕاستەوخۆ خودی ئەو کەسە لەگەڵ سروشتایە و تاقیکردنەوەی هێز و توانای خۆت و ئاشنابوونە بە سروشت ڕاستەوخۆت و لەگەڵ سروشتە معاملە ئەکەیت.
بەڵێ جۆرەکانی چەند جۆری هەیە؟ وەرزی شاخەوانی جۆری زۆرە، شاخەوانی هەیە، شاخەوی هەیە، بەردەوانی هەیە، ڕێزەوانی هەیە، بەفرسۆڵی هەیە، ئەشکەوتەوانی هەیە، بەشەکانی زۆرە. ئێستا ئەمە بەشی پاسکیلی شاخەوانیشمان هەیە لە کوردستان لە سلێمانی خۆشبەختانە وەک یەکێتی شاخەوانی کوردستان ماوەی 3 ساڵە کە بەشی پاسکیلی شاخەوانیشمان هەیە و بەڕێز کاکدانا سالا سەرپەرشتێکە و تا ئێستا وەکو بەشی پاسکیلی شاخەوانێکەشمان 3 پاڵەوانێتیمان ئەنجام داوە لە سلێمانیا، دوانیان لەسەر ئاستی کوردستان و یەکیشان لەسەر مستەوای عێراق. بەڵێ باشە کاک جەلال بۆ پێکا بەڕێزت جێگری سەرۆکێتی شاخەوانی کوردستانی لە هەمان کادا لە بواری سەربازی شاکارەکەی بواری سەربازی تا چەند یارمەتی دەرە بۆ کەسێک ئەگەر بێوێت شاخەوانی بکات؟ ڕاستەکەی وڵا خۆی بواری سەربازێکە خۆ دەزانی ئەرچێکی قورسە و خۆشی ئەو کەسێک کە بنی سەرباز بێ ئافسەر بێت خولی بینیوە و پێشترووە بە چەند مەرحەلەیەکی قورسی ژیانێ تێپەڕیوە لە تاقیکردنەوەکانە و ئەمەش دیارە کاریگەرێکی باشتری هەیە وەک لەوەی کە کەسێکی کە بێت فرسەتێکی باشە بۆ کەسی شاخەوان کە ئەفسەریش بێیان بڵێ عسکەری بێ لەبەرەوەی ئیشێکی گورد و گۆڵیە زیاتر احتیمام بە و حرەکەی هەلە لەشتا ئامێنێتوانێ بەڕاستی ئەو تاقی کە ئینسانە نامرێ بۆی شاخەوانی وە زیاتر ئەکاوە لە ڕووی کارە سەربازیەکەشەوە خۆشتر و گورد و گۆڵ و تالاکتری. لەو گەشتانەیە کە ئیکەن گەشتی شاخەوانەکە چەند کەستان لەگەڵە لە بواری سەربازی تراکارەکات؟ وڵی زۆرمان هەیە لە بوارە سەربازیەکانە کە شاخەوانیەکەن و پلەی بەرزتریش لە من و هەتا خودی بەڕێز بەڕێوەبەر یا توێ سلێمانی یەکێکە لە شاخەوانە باشەکان لەگەڵمانە. بەڵێ لەشتان ساق بێت کاک جەلال لەم کاتی کەرەنتینە لەم کاتێک کە هاوڵاتیان لە ماڵەوەن لە پێناوخۆ پاراستنیان لە ڤایرۆسی کۆرۆنا لەم کاتەیە یاخۆبڕی لەم دۆخەیە گەشتکردن یاخود شاخەوانی چۆنە؟ ئایا بە بەراورد بە پێش ڤایرۆسی کۆرۆنا زیادی کردووە یاخود کەمی کردو؟ بەڵێ دیارە وەرزشی شاخەوانی پێشتر بە شێوەیەکی فراوان بوو و گەشتەکانمان زۆر بەرفراوان بوو و بە شێوەی گروپ بوو. گەشتی وا هەبووە 100 کەس 120 کەس 80 کەس 60 کەس بە پێی شوێنەکە و ئەو خەڵکی کە توانای ئەو شوێنیان هەبووە هاتوون کەلوپەلی تایبەتی خۆی پێ بوو بێت بەعزێ گەشت هەبووە ئێمە ئەعلانمان نەکردو لەبەرەوەی هەر لە بینی گروپەکە خۆیان بۆ شوێنەکە زۆر سەخت بووە یا بەفر بوو شەومانەوە بووە بەڵام بە عام گەشتی شاغراوی و لە بەهار و لە وەرزەکانە خەڵکی زۆر هاتووە بەڵام لە ئێستادا بۆهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە لەگەڵ پابەندبوون بە ڕێنمایەکانەوە ئێمەش ئاگادار کراینەوە لە سەرۆخۆمان و لەلایەنێکی شاخەوانی و ئەو ڕێنمانی کە لەلایەن وەزارەتی ناوخۆ وەزارەی تەندروستی دەرچوو ئێمەش لەو کاتەوە لەسەر داوای ئەو بەڕێزانە گەشتەکانمان ڕاگرتووە بۆ دەروێ شار و تەنها شاخەوانان ئەوەی کەماوەتەوە ئەیبینی لە ناو شارە مەسەلەن بۆ گۆیژە ئەویش زیاتر هەمووی بە یەک و دوو خەڵک ئەڕوا و بەکارهێنانی سەرجەم ڕێنمایەکان بەدەستکێش و کەمامە و کاچین بۆ شاخ وەرزشی خۆمانەکەین و وەرزشی شاخەوانیش لەم کاتەیە بەڕاستی خەڵکێکی زۆر ڕووی تێکردووە. ئێستا شاخی گۆی ژابینی ڕۆژانە چەندین خەڵک عایلە و ئەوانەی کە پێشتر شاخەوانیان نەکردووە ئەمەش دیارە ئەوە شێوازێکی باشە کاکجەلا بۆی کە کەسەکان لە وەرزشدا نەبڕێنەوە لە هەمان کاتێکشا خۆپارێزیشە. بەڵێ گرنگە ئێستا زۆربەی دکتۆرە بەڕێزەکان کە باسی لەم حاڵەتی کۆرۆنای باسی وەرزشەکەن کە وەرزش یەکێکە لەوە بە هۆکارانی کە دەبێت هۆی بەرزکردنەوەی تاقەی ئینسانەوەرەی مەناعی لەشی ئینسان بەرزەکاتەوە بە تایبەتیش ئەو وەرزشەی کە لە ناو سروشتێکی ڕاستەوە خۆیان بکرێ بۆ وەرزشی شاخەواری و بە پێڕۆشتن و ماندووبوونێکی زۆرە ئەمەش کاریگەرێکی باشەیە و هیوادارین ئەو خەڵکی کە ڕووی کردێتە شاخ لە جێی تمۆحی ئێمەدابێ بتوانن پێشترین شت ئێمە ژینگە بپارێزین بەڕاستی پاراستنی ژینگە و پاکوخانانی ئەو سروشتە لەسەر و هەموو شتێکەوەیە ئەگەر ژینگەکەمان پاک بێ و وەرزشەکەشمان لە شوێنێکی پاکا بکەین دیارە ئیسادێکی باشتری هەیە بۆمان. بەڵێ باشە کاکجەلا سروشتی کوردستان یاخود بڵێم شاخەکانی کوردستان تا چەند گونجاو بۆ وەرزشی شاخەوانی؟ بەڕاستی شاخەکانی کوردستان زۆر گونجاوە، شاخی چاک و بەرز و لوتکەی باشمان هەیە، خەڵکی باش و بەتواناشمان هەیە. ئەو شاخی کە لە وڵاتی ئێمە هەیە لە زۆر وڵاتانە بێ ڕاستە ئێمە شاخی 7000 و 8000مان نییە بەڵام زۆر وڵاتیشکە نیەتی و ئێمە خۆشببختانە وەگەی شاخەوانانی کوردستان بەگشتی و یەکێتی شاخەوانیش تایبەت کە ساڵانە گەشتی خۆمان ئەنجام داوە و تەنانەت بۆ دەرەوەی کوردستانیش بۆ ئێران چوین و بۆ دەماوەند و بۆ سەبەلان و ئەو شوێنانەی کە سەختە و شوێنی شاخەوانانی کە حەزمان کردو ئەلووتکانە ببینین گەشتمان بۆی کردووە و خۆشببختانە شاخەوانی سلێمانی کە کچ بوو ئەفرەتێکە مامۆستا هاوژین لەگەڵ شاخەوانیشکەمان لە هەولێر
پارگەشتی شاخی لینیان کرد کە 1200 متر بەرزە هەنێمە خۆشببختی بۆ ئێمە کە بە ئاڵای کوردستان و شاخەوانانی کورد بۆ ماوەی 25 ڕۆژ ئەو گەشتیان ئەنجامدا. باشە ئەو کەسانی کە لە ناوچەکانی گەرمیانن کە ڕەنگە ئەوان شاخیان لا نەبێت ئەوان چۆن ئەتوانن ئەم شاخەوانی ئەنجام بن یەن بۆ ئێرە یاخودیانە گروپێکی زۆر دوسێ گروپی چالاکمان هەیە و هەتامەوە کەچێتی شاخەوانی سنتەری خۆمان لێداناوە سنتەری شاخەوانی و سێ گروپی زۆر باش و چالاکیان هەیە نزیکەی 100 کەسێک شاخەوانیان هەیە نیمە گەچێتی شاخەوانی لە سەر جەمشار و شارۆچەکانە گروپمان هەیە و بە سنتەرمان هەتا لە کەرکووکی ژێ لە کاتی گەشتەکانیان سەردانی ئێرە ئەکەن یاخود بەڵێ سەردانەکەن گەشتەکەن بۆ شاخەکان لەگەڵمانە گەشتەکەن لە سنووری خۆیان گەشتەکەن بۆ قەرەداخ و بۆ هۆرامان و هیچ فەرقیشان نیە و بگە لێ مەژ ئازاترن. باشە لە ڕۆی ڕەگە زەوانەیە کاک جەلال پیاوان زیاتر وەرزشی شاخەوانی ئەنجامەدەن یاخود خانمانیش بەشدارن؟ وەڵا لە سەرەتاوە تۆزێک کەم بوو بەڵام ئێستا شکر ڕێژەی خانمان لە هەموو گروپەکان و بە تایبەتیش لەلایە یەکێتی شاخەوانی کوردستان و ئەو کۆمەڵ و ڕێکخراوانی کە لە دەرەوەی ئێمەشن بەشێکی زۆر لە خانمان بەشداریەکەن و ئێمە خۆشبەختانە وەگەیەکێتی شاخەوانی سەرۆکی یەکێتی شاخەوانی کوردستان لە ڕەگەزی ئافرەتە و بەڕێز هاژەخانە. ئەی لە ڕووی تەمەنەوە ئەو کەسانی کە شاخەوانیەکەن یاخودەوە بەڕێزانی کە لەگەڵتانایەن تەمەنیان لە چه ئاستێگایە ئاخۆ بڵی کەسی تیا تەمەنی هەبێت بەشداری بکە؟ خۆی وەرزشێکە بەڕاستی خولیایە تەمەنێکیش کە زۆر مناڵ نەبێ لە خوار هەژدەوە نەبێ لە یاسای شاخەوانی ئەوەی کە لە خوار هەژدەوە بێ و تەمەنێکی مناڵی هەبێ ڕێپێدراو نییە و ئەگەر ڕێپێدراویش بێ لەژێر چاودێری کەسی دەرەجەیەکی خۆی یا باوکی یان ئەو کەسی کە سەرپەرشتیەکە و بێ بەڵێ نامەش پێشکەشکە بۆ گروپە کە ئەم کەسە ئەو وەرزشە ئەکات شە مەترسیدارە گەشتێکی زۆر مەترسیدارە وەرزشێکی تا بڵێ مەترسیدارە وەرزشێکە هیچ جمهورێکی نییە ساحەیەک نییە تۆ ڕوبەڕۆبی تۆ لەگە سروشتە ئەجا حەکەمی نییە وەرزشێکشە تەنها هەڵەیەک یەکسانە بەمردن هەڵە قبول ناکات خەتەرەوە ئەو کەسانش کە لە سەر و تەمەنێکەوە بن ئێمەوە شاخەوانمان هەیە نزیکی 7 ساڵە من لە بەفرە لەگەڵە هاتوۆتە سەر لوتکەی هەڵگورت 4-5 ساڵە خانە نوشینە یعنی بە تەمەندترین وەرزشەوانی شاخەوانی کە بینی بێتت لە تەمەنی هەفتامان هەیە نزیکی 7 ساڵە و وەرزشەوانێکی چاکی شەو هەفتەی لەوە تێست 4 ڕۆژ لە گۆیژە تەمرینکە. باشە کاک جەلال لە ڕووی تەندروستیەوانێ ئەو کەسانی کە گەرگرفتێکی تەندروستیان هەبێ ئەتوانن بەشداری شاخەوانی بکەن؟ ئێمە ئەو کەسانی کە تەبعاً وێنە ناو گروپەکانەوە گروپانەی کە ڕسمینیان بۆ گرێچێتی شاخەوانی هەر کۆمەڵ و ڕێکخراوەکانی تر ئەو کەسەی کە ئەچێ پەیوەندیکە بۆ گروپەوە پێویستە لە ڕووی تەندروستیەوە پشتگیری کرابێ واتە ئێمە پشکنینی لێوەرەگرین ئەو کەسە پێویستە شەبەکە و باڵۆن کە زۆر ناکرێ ئەوە شاخەوانی بکە ئەوەی کە نەخۆشی دڵی هەبێت ئەمانە کە بە پزیکەکان ڕێیان پێنەیە ئێمە ژوەرە ناگرێت بێ و فەحسە بێنێ بۆ ئێمە فاسێکی ئامەکە و ئەو کەسانەی کە ئێستا خۆشبەختانە زۆربەی کەسی کە نەخۆشی درێژخایانی وەک فشاری بەرزی خوێن و نەخۆشی شەکریان هەیە زۆربەی ئەوانە لەگەڵ ئێمە کە شاخەوانی ئەکەن ئیسپادەیەکی زۆر باشیان لێکردووە بگرە هەندێکیان ئێستا هەر دوورکەوتنەوە لە بەکارهێنانی دەرمانەی کە بەکارهێنا ئێستا بەهۆی وەرزشەکەەوە توانیویانە زاڵن بەسەر نەخۆشیەکانە و باری تەندروستیان زۆر جێگیرە. لە ڕووی وەرزەکانەوە کاک جەلال وەرزەکان تا چەند لە وەرزێکەوە بە وەرزێکی تر ڕێژەی وەرزشەوانی شاخەوانی کەم ئەکات یا زیاد دەکات یاخود لە چ وەرزێکە شاخەوانی زۆرە؟ وەرزشی شاخەوانی ئێمە ئەوەی کە وەکو خۆمان وەکوانەی کە بە هیوایەت و گرتومانە هیچ فەرقێکی نییە بۆ ئێمەوە بگرێ ئێمە لەلای ئێمە وەرزە سەختەکان و بەفر و ئەو کاتانە زۆر خۆشترە بەلامانە وەک لە هاوین و لە گەرما بەڵام وەرزشەکەت 4 وەرزە هەیە بۆ لە کوردستانیشا لەخوا بەزیابێ باران هیچ ڕێگر نییە نە باران و نەشەختە و نە بەفر و ئەمانە بۆ ئێمە هیچ ڕێگریەک نییە و بە تایبەتیش لە وەرزی بەهار و هاوینە ئەو کەسانەی کە زیاتر مهتەم نین بڵێن زۆر وەکو گروپەکان یەن لە بەهار و هاوینە شاخەوانان زۆرە بێت گەشتەوان زۆرە بێ بەڵام لە وەرزی زستانە ئەمێنێتەوە سەر ئەسڵەکە و ئەوانەی کە خۆیان وەکو هیوایەتێک وەکو وەرزشێک هەڵما بژاردووە ئەمانە هەر بەردەوامین. زۆر کەس لەوانەیە کە لە وەرزی زستان و لە وەرزی هاوینە لە تااقەتم نییە لەبەرێک کە هاوین زۆر گەرمە و زستان زۆر ساردە تااقەتی نیە. باشە کاک جەلال ئەگەر کەسێک بڕات بۆ شاخەوانی پێویستە ئەو پێویستیانە یاخود ئەو بابەتانی کە لەگە خۆیان بیبات ئەبێت چی پێبێ بێکمان وەکو دیارە لە دەمانە کۆمەڵێک شتن لەگە خۆتا هێناوە ئەو شتانی کە گرنگە شاخەوان
شاخەوان پی بێت ئەبێ چی بێ؟ وڵای یەکەم جار گرنگە طبعا شاخەوان ئەو کەسی کە شاخەوانەیە کە پێش هەموو شتێ پێویستە جلوبەرگ و کەلوپەلەکانی جلوبەرگی شاخەوانی بێ. شێ بەڕاستی جلوبەرگی شاخەوانی تایبەتە بەپی وەرزەکانیش ئەگۆڕێتەوە هاوین و زستانە گۆڕێ هاوینە جلەکانی تۆزێ فێنکتر و تەنکترە و بە ئامە و جانێک ئێمە بەکارێنم بلوست شتانێک ئەم پانتۆڵانە مادەی هەمی پولارە پولەر لەم فاینەوە ئەمانە کە زیاتر هەوای لەشی ئینسان لە ناو لەشەوە دەرەکات و لە ناوشەوە ناڵێ هەوا بچێتە ناوە سوکەڵەیە تەڕیش بێ زووشکە بێتەوە و پانتۆڵەکانیش زیاتر مەجای کشانی هەیە بڵێن شێوەیەکی مەتاتیتایە و شێوەی دوورین و تەرتیباتەکەی هەر بۆ شاخەوانیە گونجێنەبەری گورجوگۆڵە و ئەوەی کە پێویستە بۆ شاخەوان پێڵا و گرنگترین شتە کە لە یاسای شاخەوانیە بە پێڵاواتە کالەی شاخوانی دڵی دووەمی شاخەوان گرنگترین شت پێڵاوت وەگە پێڵاوت باش نەبێت ئەزێتی قاچت با ناتوانانی شاخەوانی کە چێ شاخەوانی سەرکەوتنە بە هەورازی زۆر سەخت و هاتنە خوارەوەی و لەو حاڵەتانە پەنجەی قاچت ئازێت با تۆی تر لەو وەرزشە ئەتوەریت بەڵام پێڵاوە پێڵای تایبەتی خۆش ئەمانی کە ئێستا لێرە دانراوە کاکجەلال ئاماژەیەکیان پێڵاوەکان بەپی شا وەرزشەکە بەپی وەرزەکە ئەگۆڕێ مەسەر لەم بەرزی بەهار و هاوینەیە تۆتوانی پێڵاوی سادە ئەتیادی ئەم جۆرە کالانە بەکاربێنی کە ئەمە جۆرێکە لە جۆرەکان سەلەمونە نوعێکی باشە و هەم ژێری کە مارکەیەکە شاخوانی پێڵن وێبرام نوعێکی باشە ناخزێ گیرە بێت لەسەر بەر و زۆر بەتوانایە و سوکەڵەشە ئەمە بۆ وەرزی بەهار و هاوین بە ئەم ئەمە دەسەیە و هەشمانە هەر بۆ ئەو وەرزە دەسەیە تۆزێ قوڵترە ئەم شێوازە ئەمە نیوپوتیە و هەر شێوازێکی باشە و مارکێکی چاکە و ژێری وێبرام و مارکەیەکە کە نالە درکوداڵ و ئەنە بچێتە قاچی و مارکێکی زۆر باشە بەڵام بۆ زستان و لە وەرزە سەختەکانە تەعەن کالەکان جیاوازە ئەمەمان هەیە ئەمە کالەیە کاکجەلال زۆر جار ئەڵێن کالەکەوە باشە بۆ شاخەوانی بیکەی کە ئەم بەشەی تۆزێ بەرز بێ بۆی کە ئێسقانی لە پێدا گرنگە ئەمە ئەم نەوعێتە کەمە کالێکی سێوەرزەیە مێکێکردنەوە باشەکان و گۆرتێکسیشە ئاو بە فروانە ناچێتە ناو قاچتەوانە ئەمە بۆ وەرزی ئەتوانی بۆ سێ وەرز بەکاری بێنیت بۆناو بەفری و بۆ بەفری عتیادی ئەتوانی بەکاری بێنیت لە سەرما و بارانیشا هیچ مشکلەیەکت نییە و بەڵەوە کۆی کە باسی شت کرد قوڵیەکەی ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی ئەمە ئەم تۆپانەی قاسی دەگرێت لە کاتی ئەم لاولای قاستا ئەزێتی قاچت نایە و بەرد و زیخ و درکوداڵیش ئەمە ناگاتە ئێرە بگاتە قاچت ئەوەی بە ژێرەکەیەوەی ئەمە نوعێکی تایبەتە کە بۆ ئەو شوێنە زۆر سەختەکان بۆ نمونە بۆ هەڵگوت بۆ دەماوەند بۆ شوێنانەی کە بەفرە و ئەی بەستەیە ئەم ئالەتەمە پێوترێ کرامپون ئەمە بەکاردێ بۆ شوێنانەی کە بەفرەکەی بەستوێتی کە ئەی بەستێەوەی بە بەستەڵک ئەمە بەکارێنی گیر بێت بەڵێ گیرە بێ و نالە بکە ئەمەش بەفری پێشکێ بە پێشی و ئەم کالێ تاکپوشی سنجینی پێڵێن کەمە نوعێتێکی زۆر تایبەتە و باران و ئاو ناچێتە ناو خاستەوە و شوێنی تایبەتی ئەم کرامپونەی هەیە لە دوا و لە پێشەوە کە قیاسەکەی ئەگۆڕێ کاکجەلال بەڵێ جوکەرە بە پێی و کلاسی ڕقەمی خاصی 42 بێت 44 بێت 45 بێت ئەکرێ و لێرە بەمە تەلیسمەی خۆی تونگ ئەبەستێ لە قاچ و ئیتر هیچ کێشەیەکی خزین و کەوتنت نابێت ئەمە هەر تایبەتە بۆ شوێنانەی کە بەفرێکی زۆر و بەستی بێتی بەڵام بەفری ئاسایی نابێت کە نەی بەستی بێت تۆ ناتوانێت بەکاربێنی وە گرنگترین شت بۆ ئێمە ئەم باتومانەیە کە ئەمە باتومە بە کوردەواری خۆمان گۆچانی پێڵێن بەڵام ئەمە جیاوازە وەکو گۆچانێک نییە کە لە کوردەواریە دارێک بەکاربێنیت ئەمە مادەیەکی بەقوتە کە لە ملیۆمێکی زۆر بەهێز بەکاردێ ئەمە سێ بەشە ئەوەش بڵێ گەورە بچووکەکە ئەمە زیاد بچووکی پێەکرێ بە پێی ئەو شوێنەی بە پێی قیاسی ئەو کەسە خۆی دیار ئەمە بەکارهێنانیشی ئەبێ بە شێوازێک بێت بە قۆڵیت بەسەلەن بۆ نمونێ ساتۆ بە پێوەبی ئەبێ قۆڵت گۆشەی 90 بێ هەنی بە گۆشەی 90 بۆی تەوازن و هێزەکە دابش بێ بەسەر ئەمەیە و ئەمە بەشێکی زانستی بەشێوەی زانستی بەکار بۆ بەفر بەکارهێت یاخود هەر تەنها بۆ سەرکەوتن و بەڵێ ئەمە بۆ هەموو حاڵەتێک بۆ هەموو شاخەوانێک لە هەموو حاڵەتەکە بەکاری بێنێ و بە پێویستیشە دوودانە بێ نابێ یەکدانە بەکار بێ یەکدانە هەڵەیە لەبەرەوەی ئەمە لە ڕووی علمیەوە لە یاسای شاخوانیە ئەمە لە کاتی سەرکەوتنە لە ساسی وەزنی فەقەرات و ئەژنۆت و ئەمانە ئەکەوێتە سەر ئەماواتە ئەو زەختەی کە لەسەر لاشت بێ ئەکەوێتە سەر ئەمەوە ئەمە سیفەتێکی گرنگی هەیە کە ئەمە فەنەرە کە لە ئانێکا دای ئەنێت حرەکەیەکەکات
ئەو حرەکەیە نایڵە ئەو زەختە بگاتە سەر فلنجەکانی پشت و دیسکەکانی پشتت ئەمە گرنگی خۆی هێوە لە کاتی هاتنە خوارەوە تا لە شار لە سەدا تەوازنەی لەشت دەکەێتە سەر ئەمەش بەکاردێ نوچێکی تایبەتی خۆی هەیە ئەمە بۆ ئیکەی پێوەیت لە حاڵەتی پشتەوەیە بۆی کە ناهات و کوێ سیارەکە یان شتێکی ئەمە نەچێ بە چای برادەرەکە تا عادەتی نەیە و ئەم نوکەی مادەیەکی زۆر تایبەتە کە زۆر جێگیر ئەبێ لەسەر بەردوو لە هەموو شوێنێ بەسداد ناجێگیر بووە و توانایەکی زۆر باشی هەیە ئەمە نەوەکە بڵێن حەوگەوهەر نەوعێتێکی یەکێکە لە نەوع باشەکان نزیکە توانێت بۆ 250 کیلۆ کە لەسەری بێت کێشەی نەبێ کەم و زیادکردنەکەشیتمان بە پێوەیەوە ئەمەشی پێوەیە لە حاڵێکە شاخەوان ئەمە کاتە دەستی ئەوەی دەکەوێت لێی ئیسفادەیەکی زۆر زۆر باشی هەیە و بە شاخەوان ئەبێ هەموو شاخەوانێک ئەمەی پێ بێ و دوو دانەکەمتری پێ ئەمەیان چییە کاک جەلال ئەم شینە ئەمە بەڵێ ئەمە بین مەشکەیە ئەمە مەشکەی ئاوە یا جوانەی پێڵێن ئەمە شاخەوانان ئاوی تێکات و ناو هەموو جانتایەکی شاخەوانی شوێنێکی تایبەتی هەیە لە ناوە ئەمەی تێ ئەەکەیت و پڕێکی لە ئاو و ئەم سەری سۆندەی کە ئەم مەمەی پێوەیەتە دەروانێت بۆ سەرشانی شاخەوانەکە لە ڕێگا گەتینی و قمقم ئای لێ خواتوانێ و ئێرانی پێڵێ قمقمە ئەمە ئاوەکەی پێخۆت و هەم ئیسارێکشی هەیە کە شاخەوان لەگە خۆیان بتڵ نابا و فڕی باوە ئەوەی کە بڵین ئەمە شێکە لەوە هۆکارەکان کە هەم بۆ ژینگە پارێزیە و لە هەندێک ڕوشەوە جاری وا هەیە ئەڵێن ئێستا ئەمە لەواچێ زۆر گرنگ نەبێ لەبەر ئەوەی پێت بێ بیخۆیتەوە و نەزانی کەی تاوا بێ باشتر وایە ئەوەی کە پێێتە لە بتڵا بێ و بشزانی چەندێکت پێ و بەڵام گرنگترینشدەوەی ژینگەی پێویستنەکەی ئێمە ئەو بتڵانێ شتانی کە بەکاری هەمی خینەوە جانتاکانی خۆمان تایگەینەوە شوێنی خۆی بەڵام وا دیارە کە زۆر بگرێت ئەو زۆرەگرێت چەند لیترێکەکرێت هەیە 2 لیتر هەیە 3 لیترە و گرنگ ئەمەش کە پێوتێنە جیتەرە بەڵێ جیتەر ئەمە زوانی کوردی خۆمان ئەمە ئەبەست کە پێڵاوەکەت لە پێ کرد ئەم شوێنێ چێت قایشە ئەچێتە ژێر پێڵاوەکەتەوە ئایکیتە قاس و تونگەی بەستی ئەمە ئیسفادەی زۆر لە چ وەرزێکا بەکار ئەمە توانی چواروەرزە بەکاری بێنی چێ هەمانە زستانەیە هەمانە هاوینەیان و دەوریشی زۆری هەیە ئەم دەرو قاس و خولەک و ئەکاتەوە و ناڵێن ترکوداڵ و زیخ و بەرچێتە قاسەوە لە بەفری شابە تایبەتی کە ئێرت بەفر لەو قەراغانەوە ناچێتە ناو قاسەوانێ ئەمە هەم بۆ مال و مێروش دەوری هەیە نوعێکی کە زۆر بە قۆتە ماریش تەسیریە نییە نوعی کەشی هەیە بچووکە ئەمە بۆ گەشتێکی ئاساییە کورتە ئەمە هاوینەیە ئەم نەوعمان ئەمەش توانی بەکاربێنیت بچووکترە لەو ئەنواعی زۆرە ئەو حەبلیان بۆچی بەکاری هێنە بێ هەموو کەسێک حەبلی شاخەوانی طبعا جۆری زۆرە و تایبەتیشە و دروستکردنەکەشی و هەر شێوازی خاص بۆ شاخەوانی دروستەکرێ و ئەمە حەبلی تایبەتە بڵێن کەسی پێڵێن تاکتەنافە ئەمە هەموو شاخەوانێک پێویستە دەمەتی دەمە پێبێت بۆ شوێنانەی کە پێویستی پێبێ بەکاری بێنێ و هاتنە خوارەوەیەک یا چوونە سەرەوەیەک پێویستە شاخەوان هەموو حەبلێکی پێبێ هەموو یەکێک لە شاخەوان دەمەتر لەم حەبلێ هەبێ دەمەتر بەڵێ باشە چارە حومەترونی بوو بەڵام یاسای تازەی ئێستای شاخەوانی بێت لە دەمەتر کەمتر نەبێ بەڵێ ئەویان بۆچیە بێت کاکجەمە ئەوەی تریش بەڵێ نەهار نێسە ئەمە تەبعەن بۆ سەرکەوتن و هاتنە خوارەوە و بە شاخەوانی و زیاتر لە بواری بەردەوانی کە بەشە هوێرەکەی شاخەوانیە ئەمە بەکاردێت ئەمە هەڵەکێش لە قاست و هەڵەکێشی تا کەمەرت و ئەی بەستیت ئەمە بۆ سەرکەوتن و هاتنە خوارەوە و ئەم کارابینی لێ ئەبەسترێ ئەمە ئیتر حەبلەکان ئەکەنە ئێرەوە و بۆ سەرکەوتن و هاتنە خوارەوە بەڕاستی ئەمە هەمووی ستانداردی جیانین ئەم کارابین و هارنێسومانە تەحملێکی زۆر باشی هەیە و هەمووی بە مەکینەی کە بە لێزەر ئەدورێت مستەوە توانای زەختێکی زۆر زۆری هەیە ئەمە بەردەوانی کابینی لە شوێنی چەند مەترە 70 مەتر مەتر شۆڕە بێت و چێتەوە سەرەوە ئەمە بەم هارنێسەوە ئەزیەتی لەشت ناچێت لە کەمەرتایە ئەمە زیاتر بۆ بەردەوانی و ئەوانە بەکارێت بۆ کەسی کە شاخەوانێکی سەرەتایی بێت بەس شاخەوانیشکە وتمان پێڵاو زۆر گرنگ بوو بە پێی جۆرەکانی کە بۆ ئەو شێوازی گەشتەکان جیاواز بوو وەرزەکان جیاواز بوو تورەکە بچووکە ئەمە بەڵێ ئەمە بۆ دیاریکردنی تیجاهەکانە بڵین سەفری بن قیب لە نمایە گوایە مە ئاراستی باکوور باش و ڕۆژاواز ڕۆژاوا ئەمە بۆ شوێنانی کە ئەچین بەکارهێنین پیشانی کامێرەکەی بێت ئەمە شتێکی زۆر گرنگە بەنسبەت شاخەوانەوە بۆ دیاریکردنی ئاراستەکانە چشێمە بوتم شاخەوانی کە جاری وایمە لە دەروی کوردستانیشن لە ئێرانێکی یا لە شوێنێکی وە وڵاتی خۆمان نیە لەوە شارەزان نەبیت
یا کەسی ئەمە توانی ئاراستەکانی پێدیارێکی بزانی بەرەو باکوورە ڕۆی بەرەو باشوورە ڕۆی یان چۆن ڕۆشتویت و چۆن بگەڕێتەوە ئەمە گرنگە و ئێستا خۆشبەختانە لە ناو مۆبایلەکانمانە هەمووی بەرنامەی تایبەت هەیە کە بەکارهێنین ئەو بەرنامەیە جار هەبوو ڕێگەتان لێ تێک چێ کاکجەلال وەڵاهی لە بەفرارۆڵا جاری وایە ئەو شوێنی کە پیا ڕێ تا گەڕێتەوە شوێنەکە دەمووی بەفر پڕی کردوتەوانێ ئەوە گرنگەوە ئێمە ئێستا گەشتی جەنگەڵەکانی ئێرانمان کرد لە ئەسالم و ئەستارە بەڕاستی 72 ساعتمان پێچوو تا لەو جەنگەڵە چوینە دەرەوانێ خەڵکێکی شارەزامان لەگەڵاو بە GPS ڕۆشتی هەنی شوێنێکە بەس دوومەتر دوورکەیتەوە ئیتر مەگەر خۆشت نازانی بۆ چۆڕی پێویستە GPS دەوە زۆر گرنگە هیچی تر ماوە باسیکەین کاکجەلال کە گرنگ بێ شاخەوان شاخەوان تەڵان جانتاوتمان جانتاش گرنگە زۆر گرنگە ئەم جانتایە ئەمە 8 لیتریە ئەمە بۆ گەشتی وانەوەی ئێستا تۆ دوو جانتات پێ ئەمە جانتا زۆری زۆرە دوسێ جانتا کە ضرورە بۆ شاخەوان ئەگە گەشتی دوور و درێژی هەبێ مەسەڵەن بۆ نمونە تۆ چتە دەماوان ئەچیدا هەڵبێنێتەوە ڕۆژە گەمێنیتەوە ئەم جانتایە 8 لیتریەوە تقریبا 10 لیتریش ئیزافەی هەیە ئەمە کەلوپەلی پێویستە بەی بووە گەچێتەوە پێویستە لەو حاڵەتانە خێمە بەری لەگەڵ خۆتا وە کیسەخەو بەری کە ئەم کیسەخەوان تایبەتن پەڕن و شێوە سووکە وەزنی 2 کیلۆ نیوەکە ئەمە تقریبا ئەمانە ئەبێت لەگەڵ خۆتا بەریت ئەگەر جانتایەکی 8 لیتری پێ نەبێت کەلوپەل و پێڵا و کرامپون ئەوانە بخەیتە چووە پێویستە باری خۆت و خواردنی خۆت بە خۆت بێت ئەمە بۆ ئەو گەشتە دوور و درێژان باشە کاکجەلال زۆر جار ئەڵێن بە تایبەتی بۆ ناو بەفریام لە گەشتی زستانە هەتا جانتاکەت قورستر بێ باشتر ئەڕۆی ئەمان تا چەند درستە پێویستی ئەو گەشتەشت ئەبەی بەڵام تاوان تۆ گەشتی مانەوە ئەبێ جانتای گەورت بێ گوتبووکەوت تۆ خێمە و کیسەخە و خواردن و کەلوپەل و پێڵا و کرامپون و ئەنواش دەبێت لەگەڵ خۆت بۆ گەشتێکی یەک ڕۆژە ڕەنگە جانتایەکی لەو ئەمە جانتایەکی بچووکە ئەمە هی لووتکەیە ئەمە بچووکە لەگەڵ ئەمایە ماری لووتکەیە بۆ نمونە کە تۆ لە شوێنێکە ئەچتە دەماوەند لە کەم پێگەمێنیتەوە کەمپی مەسن لە 4500 مێنیتەوە ئەم جانتایە ناتوانانی بەری تۆ 20 کیلۆ بۆ لووتکە ناڕوە تۆ لەو حاڵەتەشان نزیک بوویدێتەوە لە لووتکە لەوە چێ بە 3 ساعت 4 ساعتی تۆ گەڕێتەوە بۆ کەمپەکە ئەم جانتایە ئەمە جانتای لووتکەی پێڵێن 1 لیتر 1 لیتر و نیوە 1-2 ئاو کە لیمو و تۆ زیانبینی تیەکەی بۆ ئەوەی تاقە بابە لەشت لەگەڵ هەندێک خورما و تۆزێک مێوژ و گوێزە و شتێکە ضرورە بۆبەری ئەبێتە سەرەوە ئەوە جانتایە توانی بۆ لووتکە ئەمەشمان هەیە بۆ جانتای گەشتێکی احتیاطی بەیانی تا ئێوارە ئەمە توانی 30 لیتر 40 لیترمان هەیە ئەمە بۆ گەشتێکی یەک ڕۆژەیە ئەو شتانەی کە پێویستە خواردنە و هەندێک کەلوپەلی کە پێویستی بێ خواردن و بزە بەخشی بۆ خورما و شتانەکەیتنەوە ئاو تەبعاً قۆری و خواردنی هەموو شتێکمان تایبەتە ئەمە هەتا تەباخەکانیشمان جیاوازە و باشە کاکجەلال لە ڕووی دەرونی ئەوانەیە گەشتی شاخەوانی چیتان پێبەخشێ وەڵاهی باشترین وەرزش خۆشتنی وەرزشی شاخەوانیە لە بەرەوەی شاخەوانی وەرزشێکە ڕاستەوە خۆ تۆ لەگەڵ ژینگەیە گەڕانەوەی بۆ سروشت ئەو وەرزشەی کە تۆ ئەیکەی لە شاخە ئەو ئیسفادەی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە ئەیکەیت قەناعەتم نییە من لە هیچ وەرزشێکا کرد بێتم و زۆر وەرزشیشم کردووە لە مناڵیەوە تا ئێستا بەردەوام بووم بەڵام هیچ وەرزشێک بەقەدەر شاخەوانی ئالوودەی نەبووم و ئیسفادەشم لێ نەکردو لە ڕووی تەندروستی و لە ڕووی دەرونی جەستەیشەوە. باشە کاکجەلال یەک پرسیاری تر زۆر جارەوترێت کەلوپەلی وەرزشی نرخیان گرانە هەموو ئەمانی کە ئێستا بەڕێزت لێرە دادناوە نرخیان چۆنە نرخیان گرانە هەموو کەسێکە توانێت بەڕاستی شاخەوانی وەرزشێکە تۆ هەموو ئەرکەکە لەسەر شانی خۆتە ئەوەی کە ئەیکریت بەرا هەموو شتەکانی گرانە ئەرکێکە لەسەر جیرفانی خۆت و لە دەمی ماڵ و ماڵێکی تۆی بەمانە ئەرەوەڵا شتەکان ئەگەر کەسێک ئەمانی نەبێت ئەتوانێت شاخەوانی توانێت شاخەوانی خۆ ئەوەی کالەکانی بۆ نمونە بڵێ پێڵا و ئەنوا پێڵا ئێستا لەخوا بەجاویان بازاری کۆنە هەیە ئەمەیەکێکە لە نەوع هەرە باشەکان بۆ شاخکە مارکەی سەلەمونەوەیەکی کە لە کالە باشەکان بۆ گەشتی ئاسایی ڕۆژانە ئەتوانی بەکاری بێنی بە 25,000 30,000 لە کۆنە بەڵام شتی زۆر تایبەت و وەکۆی کە بەکاری بێنی وەک ئەم نەوعانە و لەمە باشتر هەیە میلەر هەیە مەسەلەن ئەنواع پێڵاو هەیە لە 700 دلارەوە هەیە لەم پێداویستیانەیە کامیان زۆر گرانە نرخی وڵی تو کالە ئێستا منەمەمە 100 دلارمان پێیاوە ئەم کرامپونە 100 دلاری پێدراوە یعنی ئەو شتەکان گرانە تۆ ئەم قوڵنگا کە یەکێکە لە هەرە ئیشە باشەکان بۆ ئێمە لە شاخەوانیە بەفرا ئەو حاڵەتانی کە ئەیبەستێ بۆ بەفر و
سەرکەوتن بۆ لووتکە ئەمە باشترین دەوری دووەبینێ ئەمە بە دەوری $80 هەیە بە $100 ئەمە جیرە بێت لە بەفر کە ئەی بەستێ بەس بە بەفری بەست و تەحملێکی زۆر باشی هەیە و توانای نزیکەی دەتوانێت تەنێ خۆی پێ هەڵواسێ باشترین شتە بۆ شاخەوان لە بەفرا و لە زوقما کە ئەمە توانی خۆتی پێ بگریتەوە پێی سەرکەویش ئەمە باشترین شتەمە قوڵنی شاخوانی پێڵن کە یەکێکەویش ئەو گراننی لە دەوری $80 $100 کڕی دەستەکانە خۆش بێ کاک جەلال کۆتا ڕێنمایی تۆ بۆ وەرزشەوانانی شاخەوانی چییە بە تایبەتی لە ڕووی ژینگە پارێزیەوە باسمان کرد کە ئێستا خەڵکیی زۆر ڕویان کردوتە شاخ و بە تایبەتی لە شاری سلێمانی و گۆیژەی نازدار کە ئێمە بە قوتابخانەی شاخەوانی ناومان ناوە شوێنی وەرزش و تەمرینکردنمانە ئێمە ساڵانە وەکو خۆمان وەکو یەکێتی شاخەوانی وەک شاخەوانی سلێمانی چەندین جار لە هەم خۆمان و هەم لەگەڵ ڕێکخراوەکانی کوردستانی سەوز و ڕێکخراوەکانی ژینگە پارێزی هەڵمەتی پاکردنەوەمان بۆ شاخی گۆیژە کردووە ساڵانە چەندەها تەن پیسی و خۆڵێنی نەخوارەوە بەڵام بەداخەوە ئێستا کە هەڵکێکی زۆر ڕویان کردوتە ئەوێ ئێمە خۆمانەچین بۆ تەمرین دەوێت سەیر دەکەین ئەو احتیمامی پێنان و پیس و پۆخلی و بتڵی ئاو و دەستکێش و کەمامە ئەمە کێسا زیای کردووە بەڕاستی دوای ئەمۆزۆ عابێ شاخەوانان زۆر زۆر پێ هیداگمین تا پاکێکەکەینەوە هیوادارین ئەو کەسی کەیەتە شاخ ڕێز لەو سروشتە بگرێت ڕێز لە هەموو ئەوانە بگرێت کە لە ناو سروشتەکە هەیە هەم لە گیاندار هەم لە پەلەوەرەکان هەم لە دار و درەختەکەی ئەبێ زۆر زۆر بیپارێزین چیە پاراستنی سروشت و ژینگەکەمان پاراستنی خۆمان و تەندروستی خۆمان دەستەکانە خۆش بێ کاک جەلالگیان زۆر سپاس بۆ ڕێنماییەکانە زۆر سپاس بۆ جەلال حاجی ئەحمەد جێگری سەرۆکی یەکێتی شاخەوانی کوردستان سپاسمانمان کردی زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئەچینە لای پەیامنەرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانایەتێت حەیدەر سڵاو لێ بێ و بەیانیت باش لە بەشی یەکەمی پرۆگرامەکە باسمان لە وەرزشی شاخەوانی کرد بزانین لە گەرمیان هیچ گروپێکی شاخەوانی هەیە یاخود خۆت لەگەڵ شاخەوانیە بینت چۆنە بەڵێ چنور دیار بەڵێ دیارە بابەتەکە بابەتێکە دەتوان بڵێم گشتگیرە لێرێژ لە گەرمیانەکان گەشتی شاخەوانی یاخود وەرزشی شاخەوانی هەم پێویست و هەم دەرمانیشە بۆ زۆرێ نەخۆشەکە من ئاماژە بۆگەم کە چەند مانگێک لەمەوە بەر دوو گروپی شاخەوانی لە کفری دروست بوو گروپێکیش لە گەرمیان دروست بوو واتە سێ گروپی شاخەوانی بۆ پێیکەوە لە سنووری کفری بڵێن بە شاخی باوەشاسوار و دواتر قاتەکان ناسراوە چەند سلسلە شاخێکە هەموو ئەمانە دروست بوو بۆیە وەرزشی شاخەوانی لە هەمووی خۆشتر ئەوەیە کە دەشتە ئەوێ دەگەڕێتەوە بۆ ناو سروشت چایەکی سەر دار و هەروەها پەتاتە و تەماتەی خواردنێکی ئاسایی دەخۆیت بۆیە ئەمە لە ڕووی تەندروستیشەوە گرنگی زۆری هەیە بۆیە لە گەرمیانیش دوو گروپ دروست بوو بەڵام ئەوەی دەمەوێت ئاماژە پێکم لەگەڵ هاتنی نەخۆشی کۆرۆنا دیسانەوە بەشێک لە خەڵکیش گەڕایەوە بۆ وەرزی شاخەوانی کە ڕویان دەکرد لە سروشتەکان دوو یاخود سێ کەس چوار کەس گروپ کەمتر بەرحاڵ دەرچوون بۆ شاخەکان زیاتر دروست بوو بۆیە ئەمەیش من دەتوانم بڵێم وەرزشی شاخەوانی یەکێکە لە هەرە گرنگەکە وەرسە هەرە گرنگەکان کە گەرمیانیەکان بە تایبەت ئەگە گەبڕێتەوە بۆ مێژوو ئەمە لە ڕووی مێژووی بزوتنەوەی کوردایەتیشەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگە پارتیزانەکانی یەکێتی لە گەرمیان تاقە مەفرەزەی پارتیزانی بوون کە جگەل لەوەی لە ڕێگەی شاخ و دۆڵ و چەمەکانەوە لە هەمان کاتیشدا بەشێک بوون لە تێکەڵبوون بە سروشت من دەمەوێت بگەڕم بۆ هەواڵەکانی سنووری گەرمیان دیارە لە سنووری گەرمیان ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی ئەوەی کەوا زیاتر لە 2 مانگە موچەی پاکەوان یاخود ئەو کرێکارانەی کە شارەوانی لە گەرمیان بە تایبەتتر لە کەلار ناوەندی ئیداری گەرمیان مانگردنیان دەست پێ کرد بۆ پێی کۆتا ئێستا موچەکانیان دابین نەکراوە بۆیە خۆڵ و خاشاکی زۆر کۆکراوەتەوە بگرێت لە کفری کەمتر منەوە دیاردێ دەبینم بەڵام ئەمە گرفتێکە وزارەتی شارەوانی تا ئێستا نەیتوانویە ئەو کێشەیە چارەسەرکە کە دەخوازن کەوا بەپەلە وزارەتی شارەوانی بێتە سەر هێڵ و
پارەی ئەو کرێکار و کۆمپانیای تایبەت بە پاکردنەوەی شار دابین بکە بۆ پێی ئەگەر نا ئەو سروشتە یاخود لە ماوەی چەند مانگی ڕابردوودا قەدەغەکردنی هاتوچۆ و پاراستنی ژینگە واتە ئەوەی کە نەخۆشی کۆرۆنا خزمەتی بە ژینگە کرد بەڵام ئێستا گەر بێت و وزارەتی شارەوانی یاخود لایەنی پەیوەندیدار بەزووی بەپەلە ئاور لە کۆمپانیەکانی پاکەرەوە کە لە کفری کۆمپانیای سەگرمەیە کە شار پاک دەکاتەوە پێم وایە لە شوێنەکانی دیکە کۆمپانیەکانی دیکەن ئەگەر نا هەموو ئەو کارانی کە کردووانە لە ڕابردوو خۆڵ و خاشاکی زۆر بەناو شارەکانی گەرمیان دابەش دەکرێت بڵاو دەبێتەوە من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە هەر ئەمڕۆ من ئێستا لەگەڵ ئێوە قسەکەم وەفدێکی پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووتە ئێرە لە ئەم لە کفری کۆمەڵە شوێن و دام و دەستگاکانی ئەمنی سەربازی حکومی بەسەر دەکەنەوە دواتر سەردانی ئیداری گەنمان و شوێنەکانی دیکە دەکەنەوە ئەوەی کە من خاڵێکی گرنگە دەمەوێت لە هاتنی ئەم وەفدەی پەرلەمانی کوردستان بۆ سنووری کفری و گەرمیان ئاماژە پێکەم لە کۆمەڵێک لایەن و حزبی سیاسی پێک هاتووە لە هەمووشی گرنگتر وەک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یاخود هاوڵاتیان و ئیداری شارەکەیش جەختی لێوە دەکەنەوە لە پێشتردا هەموو گرفتەکان و کێشە و گرفتەکان گەیشتوتە لایەنی پەیوەندیدار بەڵام حکوومەت لە ئاسی باڵا تا ئێستا نەیتوانووە ئاور لە بەشێکی گرنگی داخوازیەکانی خەڵکی کفری بداتەوە بۆیە ئەگەر هاتنی ئەم وەفدەی پەرلەمان گرنگ بێ لەوە گرنگتر ئەوەیە لە دوای ڕۆیشتنەوەن ئەو داخواز و داواکاریانەی هاوڵاتیانی کفری و گەرمیانی هەیە بە تایبەتتر کفری جێبەجێ بکرێت بەو پێیکەوە دەتوانین بڵین زۆرترین پرۆژەی ڕاگیرا و بەهۆی قەیرانی دارایەوە دەکەوێتە سنووری کفریەوە من دەمەوێت ئاماژە بە بواری هەڵمەتی ڤایرۆسی کۆرۆنا بکەم دیارە ئیدارەی گەرمیان هەروە ژووری ئۆپەراسیۆنی ئیداری کفریش کۆمەڵێک هەنگاویان ناوە بۆ کار ئاسانی و کردنەوەی ڕێگاکان بەڵام ئەوەی تا ئێستا ئیدارەی شار جەختی لێ دەکاتەوە پاراستنی زیاتر جێبەجێکردنی زیاتری ڕێنمایەکانی تەندروستی و دەستگا ئەمنیەکان بە تایبەت ئەوانەی کە دەکەونە دەرەوەی کفری بۆ پێیکەوە کفری ناوچەیەکی سنووریە بە چەند ئاراستەیەک بۆیە هێزە ئەمنیەکان لە دەوروبەری کفری هێشتا بە شێوەیەکی زۆر باش پلانەکان جێبەجێ دەکەن بەڵام لە ناو شار لە ناو کفری لە گەڕەکەکانیان لە هەندێک شوێنەکان بەشێک لەو بربەستانە لابراون کە ئەمەش لە پێناو کار ئاسانی هاوڵاتیان و خاوەنکارەکان ئیداری کفریش هەردوێنێ لەگەڵ بەشێک لە بڵێ خەڵک و خاوەنکار و نانەواخانە و خاوەن پیشەوەرەکان کۆبنەوەی کردو لەوەی لە ئێستادا ئەم بڕیارانە کار ئاسانی دەکرێت ئەوە نییە بگەڕانەوە بۆ دۆخی ئاسایی بەڵکو کار ئاسانیە بۆ هاوڵاتیان لەگەڵ ئەوەشدا پێویستە ڕێنمایەکان جێبەجێ بکەن هەروەها زیاتر هاوڵاتیان خۆیان بپارێزن چونکە ئەوەی کە تێبین دەگرێت سپاس بۆخوا لە گەرمیان هەم بە هەوڵی هەموو دامەدەستگاکانی تەندروستی و دەستگا ئەمنیەکان و هاوکاریکردنی سەرەکی هاوڵاتیان تا ئێستا هیچ نەخۆشیێکی کۆرۆنا تۆمار نەکراوە ئەگەر چی ژمارەیەکی زۆری حاڵەتیش پشتینی بۆ کراوە بەڵام لە کفری و گەرمیانیش تا ئێستا هیچ حاڵەتە لەو نەخۆشیە تۆمار نەکرا بۆ پێیکەوە هێدی هەر دوێنێ پلەکانی گەرما لە 25 بەرەو سەرەوە بوو بۆیە ئومێد دەکرێت لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما ئەم نەخۆشیە بە یەکجاری لێرە ماڵ ئاوای بکات خاڵێکی دیکە دەمەوێت ئاماژە پێ بکەم لەگەڵ کردنەوەی شوێنەکان و لابردنی بربەستەکان بەشێک لەوانش دەخوازنکەوە دەرگای مزگەوتەکانیش هێدی ئەوانش بکرێتەوە بۆ پێی کە لە مانگی ڕەمەزان نزیک دەبینەوە دوا سەرنجم ئەوەیە کە مەڵبەندی خۆپاراستنی تەندروستی کفری ڕۆژانە دەستی کردو بە هەڵمەتی کوتان بۆ منداڵان کە زیاتر لە 200 منداڵ دەکوترێت کە ئەمەش لە ڕووی تەندروستی و پاراستنی مناڵانەوە گرنگی خۆی هەیە بۆ سنووری مناڵانی کفری و گوندەکان و ناحەکانی دەوروبەری. سپاس بۆ پامێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵ مابووی سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتانە بین لەسەر پاراستنی بەرهەمەکانی گۆشت لە ڤایرۆسی کۆرۆنا و باز لەوە دەکەین گۆشتی تەندروست چیە و جیاوازی لەگەڵ گۆشتی ناتەندروستە چیە و باز لەوە دەکرێت کە گۆشتی یاخود گۆشت چۆن بخورێت کە گونجاو بۆی کە بەها خۆراکیەکەی کەم نەکات بێگومان بە چەند شێوە
شێوازێکە خوێت و باز لەوە دەکرێت کە بە قوڵاندن یاخود بە برژاندن یاخود هەندێکە سووری ئەکاتەوانێت کام جۆریان گونجاوە بۆ ئەوەی کە بەهای خۆراکیەکەی کەم نەکاتەوە لە هەمان کادا باز لەوە دەکەین بازە چۆنەتی هەڵگرتنی گۆشت دەکەین بە شێوەیەکی زانستیانە بزانین بە شێوەیەکی زانستیانە بە بەسمان لە چیە چۆن گونجاوە کە گۆشت هەڵبگیرێت و لە پلەی سیلیزی چەندە بۆ ماوەیەکی زۆر دەمێنێتەوەوانێ واتە لە فرێزەردا بۆ ماوەی چەند دەمێنێتەوە لە ساردکەرەوەدا بۆ ماوەی چەند دەمێنێتەوە و لە هەمان کادا باز لە نوێترین ڕێنماییەکان دەکەین بۆ گۆشتفرۆشەکان کە لەم کاتەدا دوکانەکانیان بڵی کراوەتەوە بە ڕووی هاوڵاتیان ناخود هاوڵاتیان دەتوانن گۆشت بکڕن نوێترین ڕێنماییەکان بۆ ئەوان چی دەبێت بۆی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی میانداری دکتۆر بورهان عومەرمان کردووە کە بەڕێزیان لێپرسراوی هۆبەی کوشتارگەکانی سلێمانی دکتۆر سڵاو لێبێ و بەیانیت باش زۆر سپاس دەکەم دکتۆر ئەگەر سەرەتا لە نوێترین ڕێنماییەکانەوە دەست پێ بکەین دواترە چینە بابەتی گۆشتی تەندروستەوە بزانین نوێترین ڕێنماییەکانتان بۆ گۆشتفرۆشەکان چیە لەم کاتەیە بەڵێ زۆر سپاس بەپێ ئەو ڕێنمانی کە لەلایەن لیژنەی باڵای ئۆپراسیۆنی سلێمانیەوە کە دەرکراوە بۆ ئەو دوکانانی کە گۆشت فرۆشن گۆشتفرۆشەکانی شاری سلێمانی بە تایبەتی کە ئەو ڕێگادراوە تەنها ئەو گۆشتفرۆشانی کە لە گەڕک و شوێنەگەشتەکان ناو بازار تا ئێستاکە ڕێگای پێ نەدراوە کە بکرێتەوە و ئەو ڕێنمانی کە ئەدرێ بۆ گۆشتفرۆشانە پێویستە ئەو گۆشتفرۆشانە ئەو گۆشتە لە کوشتارگەی نوێی سلێمانی لە قەرەگۆڵ وەربگرن نابێت لە هیچ کوشتارگەیەکی تر گۆشتیان هەبێ و نابێت گۆشت لە دوکانەکانیان ناویا لە شوێنی ترا سەربڕینی بۆ ئەنجام بدرێت تەنها ئەو گۆشتانە بەکاربێنن کە گۆشتی مۆرکراوە و ئەبێ دوکانەکانیان بە پاچی ڕابگرن و ئەو کەسانی کە هەڵەسن بە چاکردن و پاکردنی گۆشتەکان ئەبێ دەستکێش و دەمامکیان پێبێ و هەروەها ئەو کەسەی کە مامەڵاکە لەگەڵ هاوڵاتیانە بۆ فرۆشتنی گۆشتەکان کە پارەکە وەرەگرێ بێ ئەبێ کەسێکی تایبەت دابنرێ بۆ وەرگرتنی پارە نابێ ئەو بە هیچ شێوازێک دەست لە گۆشتەکان بدات هەروەها ئەبێ گۆشتەکان لە ناو ساتکەرەوەی تایبەتە هەڵبگیرێ نابێت لە دەرەوە دابنرێ و ئەبێ بەربەست دابنرێ بۆ ئەو هاوڵاتیانی کە دێن گۆشتەکردن لە دوکانەکانە و نابێ ژورۆ ئەبێ بەربەست دابنرێ و نابێ بەرکەوتن هەبێت لە بینی هاوڵاتەکانە ئەبێ مەسافێکی وا هەبێتن کە بتوانین هاوڵاتەکان بەرکەوتنیان تیانەبێەوە ڕۆژانە شەبێ بۆ ماوەی 2 بۆ 3 جار دوکانەکانیان بە پاکڕاگرن بە مادەی فێرگۆ نەگەر هەبێ بتوانن دوکانەکانیان پاکەنەوە. ئەو مادەی کە باسێکی دکتۆر هیچ کارلێکێک یاخود بەرکەوتێکی نابێت لەگەڵ گۆشتەکە؟ نەخێرەوە هەر مادەیەکە کە بەکاردێنرێ بۆ پاکردنەوە بۆ تاقیمکردن دەستەکانە خۆش بێ. دکتۆر ئێستا ئەگەر باسێک لە گۆشتی تەندروست بکەین بزانین مەبەستمان لە گۆشتی تەندروست چیە و جیاوازی لەگەڵ گۆشتی ناتەندروستە چی و چۆن بیناسینەوە؟ گۆشتی تەندروست ئەو گۆشتەیە کە لە ڕووی کوالیتی و لە ڕووی تەندروستیەوە بەهایەکی خۆراشی تەواوی هەبێ بۆ هاوڵاتیان نەبێتەوەی کە گرفتی تەندروستی بۆ دروستکە و گۆشتی تەندروست ئەو گۆشتەیە کە لە کوشتارگەکانە بە شێوازێکی زانستیانە لەلایەن ستافێکی پزیشکی ڤێتەرنەریەوە پشکنی نەکرێت بۆ ئەو ئاژەڵانەی کە ئەهێنرێن بۆ قەسابخانەکان و بۆ ئەوەی کە دڵنیا بنەوەی کە لە ڕووی کلینیکیەوە ئەو ئاژەڵانە هیچ جۆرە نەخۆشیشیان نییە و ئامادەیە کە سەر ببڕێ دوای سەربڕینیش لە هەمان کاتە پزیشکی ڤێتەرنەری پشکنینێکی تایبەتی بۆ کا بۆ ئەو ئۆرگانانەی ناو هەروەها بۆ گۆشتەکەش بۆ ئەوەی کە دڵنیا بێکە ئەو گۆشتە ئامادەیە و هیچ کێشێشی تەندروستی نییە و لە ڕووی بەهای خۆراکیەوە بێکێشەیە. دوای ئەوەش بۆ ماوەی 12 سعات لە بەڕادی تایبەتە هەڵی گیرێ بۆ ئەوەی ئەو گۆشتە هەنێ کاری فیزیایی کە بەسەر گۆشتەیە دێتن بۆی گۆشتەکە ببێتە گۆشتێکی تەندروست دواتر بەڕێی بەڕادا ئەگوازێتەوە بۆ دوکانی قەسابەکان لێرەیە ئێمە ئەو کاری کە کردومانە بۆ ئەو گۆشتە کە گۆشتێکی تەندروستە گەیشتۆتە دوکانی قەسابەکان بە هەمان شێوە ئەبێ ئەو دوکانی قەسابانش ئەوانەی کە هەڵەسن بە گۆشت فرۆشتن ئەبێ ڕێنمایەکان بە تەواوەتی جێبەجێ بکەن بۆ ئەوەی بتوانێت ئەو گۆشتی کە لە کوشتارگەوە هاتووە گۆشتێکی تەندروستە بە هەمان شێوە کە ئاگاتە دەستی هاوڵاتیان بە شێوازێکی تەندروست و گۆشتێکی پڕ بەهای خۆراکی و
دکتۆر کە ئەڵێ 12 ساعت لە بەڕادادانین مەبەست ئەوەیە کاتێک کە ئاژەڵەکە سەردەبڕێت ناتوانرێت ڕاستەوخۆ یاخود بڵێ یەکسەر دوای سەربڕینی بخورێت ئەگەر ناخورێ بۆچی؟ معنەوەی ئەو 12 ساعتە لە بەڕادا لە سەرکردەوەی تایبەتە چەند گۆڕانکاریەکەیە کە بەسەر گۆشتەکەی دێ ئەویش ئەوەیە کە گۆشتەکە لە کاتی کە سەر ئەبڕێ pH واتە گۆشتەکە ترشڵۆکێ بەرزە کاتێک کە کرێتە بەڕادەکەەوە بۆ ئەوەی مادەی لاکتی ئەسید دروست بکرێتن بۆ ئەوەی کە ئەو گۆشتە بتوانێت ئەو میکرۆبانی کە لە ناو گۆشتەکەیە هەیە لە ماوەی ئەو چەند سەعاتەیە بتوانێت زاڵ ببێ بتوانێت ئەو جۆرە بەکتریانە بکوژێتن بۆ ئەوەی گۆشتەکە گۆشتێکی بێ کە بگاتە پلەیەکی کە پێوەرێکی تایبەتی هەیە بۆ گۆشتەکە pH میتەرە کە لەلایەن پزیشکەکانەوە ئەپێورێ ئەو pHدا ئەبەزێ بۆ باری ئاسایی خۆی و ئەو کاتە ئەبێتە گۆشتێکی تەندروست و هیچ بەهایکی خۆیاشیشی لەدەست نادا. ئەگەر ڕاستەوخۆ بخورێت ئێستا زۆر جار دکتۆر کاچن بۆ هاوڵاتیان ئەچن بۆ سێران زۆر جار لە ڕێگە ئاژەڵێک لەگە خۆیانە ئەکردنەوە ئەی بەن لەوێ سەریە بڕنەوە ئەی خۆن. ئەگەر بەو شێوەیە بخورێت ڕاستەوخۆ هیچ زەرێکی هەیە بەها خۆراکێکی کەمەکات یاخود تەنها ماسوولکەیەکە و ماسوولکەکە ئاخۆن. هەبێ هەموو گۆشتێک پزیشکی ڤێتەرنەری پشکنینی بۆ بکات. ئەو ئاژەڵانەی کە پشکنینەکان چین دکتۆر کە پشکنینەوەی کە وتم پشکنینی پێش سەدبڕینەکە بۆ دڵنیابن کە جۆرەها نەخۆشی هەیە کە لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ هاوڵاتی ناتوانێت دیاری بکات تەنها پزیشکی ڤێتەرنەری ئەتوانێت ئەو نەخۆشانە دیاری بکە و هەروەها پشکنینی دووەمش کەوتم پشکنینی دوای سەربڕینە بۆ دڵنیابوون لە ئۆرگانانە و هەروەها گۆشتەکەش هەنێ جار هەیە پشکنینی تاقیگەی شەکرێت لە کوشتارگەی نوێستێمانی لە قەرەگۆلە کامانە خۆی ئەم پشکنینانە زۆر گرنگن بۆ ئەوی بزانێت کە ئەم ئاژەڵەیە ئەم گۆشتە هیچ کێشەیەکی تەندروستی یا کوالیتەکەی زۆر باشەکە بۆ خواردن بشێت بەڵام ئەوەی کە یەکسەر سەر ئەبڕێ و گۆشتەکەی ئەخورێ لەوانەیە بەرکەوتەی هەبێت لەگەڵ هەندێک بەکتریایە بەڵام پێ نەزانرابێ لەبەرەوە بەکارهێنانی بەو شێوەیە لەوانەیە ببێتە هۆی کە گرفتی تەندروستی بۆ ئەو هاوڵاتیانە دروست بکات. دکتۆر ئەو مۆرەی کە لە کوشتارگەکان ئەدرێت لە لاکی ئاژەڵەکە بڵێ ئەو مۆرە هیچ زیانێکی هەیە یاخود لە کاتی لێنانە پێویستەکە لێ بکرێتەوە یاخود ئەگەر لێ بندرێ هیچ کێشێکی نییە. خۆی ئەو مۆرە ئێمە بەپێی کوالیتی خۆمان داوایەکەین لە کوشتارگە ئەبێ جۆرە مۆرێ بەکاربێنێ کە هیچ کاریگەریەکی نەبێت لەسەر تەندروستی هاوڵاتیان بەڵام هەندێک هاوڵاتی هەیە سێرەکە خۆی هەر بە پێ ئارەزوی خۆی ئەڵێ مۆرەکەم بۆ لێ بکەرەوە بەڵام لە دوکانی قەسابەکەیە تا گۆشتی هەبێ نابێ ئەو مۆرە لێ بکاتەوە بۆ ئەوی بزانرێت کە ئەمە لە کوشتارگەکانە سەربڕینی بۆ کراوە. بەڵێ باشە دکتۆر ئەگەر باسێک لە شۆردنەوەی گۆشتکەین تا ئێستش زۆرێک لە خانمان یاخود بڵێ ئەو کەسانی کە گۆشت ئەکردنەوە ئەی بنە ماڵوانە دوو دڵن لەوەی کە گۆشتەکە بشۆردرێتەوانێ اینجا هەڵبگیرێت یاخود لێ بندرێت یاخود نەشۆرێتوانێ یەکسەر ڕاستەوخۆ لێ بندرێت. ئەم شۆردنەوەیە سوودی هەیە یاخود زیانی هەیە؟ خۆی ئێستا بەپی ئەو تۆژینەوانی کە کراوە باشترین ڕێگا بوو ئەوەی کە تۆ گۆشتێکی زۆر تەندروست و گۆشتێکی بەهای خۆراکی تەواوی هەبێ پێویستە کە ئەبرێتەوە بۆ ماڵەوە بۆ ماوەیەک لە بەستێنەر هەڵبگیرێت کامەش خۆی کاریگەری خۆی هەیە کە لەسەر ئەو گۆشتە دوت کە دروستەکە ئەویش ئەوەیە کە ئەو کریستاڵانی کە دروستە بێت لە گۆشتەکەیە لە کاتی بەستینە ئەو کریستاڵانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو بەکتریایانەیە ئەو ڤایرۆسانی کە زیندون لە ناگۆشتەکەیە ئەبێتە هۆی کە خانەکانی تێک بشکێنێت و لە ناویان برێ کە ئەمەش خۆی تازەترین کە توێژینەوەی کە کراوە لەسەر گۆشتە کە ئەبێ بەو شێوازە یەکسەر بەکار نەهێنرێ یان نەکۆڵێنرێ یا سوود نەکرێتەوە باشترینەوەیە کە بکرێتە بەستێنەری تایبەتیەوە بۆ شۆردنەوە دکتۆر بۆ دوای ئەوەی کە تۆ کە گۆشتەکە خاوەکەیتەوە بەپێی پێداویستی خۆت خاویەکەیتەوە ئەو کاتە ئەتوانی پیشۆیتەوە بەکاری بێنی ینی بە وتەکانی بە قسەکانی بەڕێستا بێ نابێ پێش هەڵگرتن بیشێتەوە ئەبێ دوای ئەوەی کە فرێزەرەوانێ دەرهێنا ئەنجام ئەو کاتە ئەیشۆیتەوە. باشە دکتۆر ئەگەر گۆشتێک کرا فرێزەرەوانە بڵێ کرا بەستەرەوانێ دوای ئەوەی خاو بۆ ئەتوانرێت جارێکی تر هەڵبگیرێتەوە؟ ئەمەش زۆر پرسیارێکی زۆر گرنگە من دایمەن ڕێنمایی هاوڵاتانەکەم
ئەو گۆشتانەی کە بەکاری ئێنن کە لەوانەیە هەنێ ماڵ هەبێ کە چەند کیلۆیە بکڕن بە پێی توانای خۆیان بە پێی دارایی خۆیان بەڵام کە کاتێکی بنە ماڵەوە پێویستە پارچە پارچە بکرێ بە پێی پێداویستی خۆی بکرێتە لایلۆنی پنگوینەوەیانی سپی و هەڵبگیرێ لە بەستێنەرە بە پێی پێویستی خۆی هیچ گۆشتێک کە کاتێککە دی خاویەکەیتەوە دوایەوە دووبارە بیبەستیتەوە چەند شتێ لە دەسەدایەکێ لەوانەیە کە ئەو کوالیتی گۆشتەکە ئەوەی کە سوودی گۆشتەکە کەمترە بێتەوە هەروە لەوانەیە بەرکەوتە دروست ببێت و هەنێ بەکتریا بتوانێت گەشتی تیا بکات لەبەرەوەی خێناوەداتەوە کاتێککە هەڵێگریتەوە ئەبێتەوەی کە گۆشتەکە ببێتەوە ئەمە بۆ گۆشتی مریشک و ماسی و بۆ هەموو جۆرە گۆشتێک بۆ هەموو جۆرە گۆشتێک کە بتەوێت بە پێی بێداویستی خۆت هەڵبگیرێ و بەستێ و کە دەی خاوشەکەیتەوە بە شێوازێکی تەندروست خاوی بکەیتەوە و نابێت لە ئاوی گەرما و نابێت لە دەرەوەیە لە بەرخۆرە خاو بکرێتەوە پێویستە لە سوزیەکی تایبەتا بێ ئەو ئاو خێنا و بەستێنی کە ئەو ئاو خوێناوە بچۆڕێتەوە بۆی پاک بێتەوە لە خوێناوی خۆیان نەتوێتەوە ئەمە بەتابەتی ئەمە لە ماڵانە بەڵام بە پێی ڕێنمایەکان ئێمە لە شوێنە گشتەکانەوە کووانی کە فاسفوتەکانەوە لە چێشخانەکانە بە هیچ شێوازی ڕێگا نادەین گۆشت خاو بکرێتەوە دووبارە بوەستێنێتەوە ئەو قەدەقەیە ڕێگە پێدراونیە ڕێگە پێدراونیە باشە دکتۆر ئێستا گەر باسێک لە هەڵگرتنی گۆشت بکەین گۆشت لە چ پلەیەکی سیلیزیاخۆ لە چ پلەیەکدا دەتوانرێت ئەگەر بۆ منە لە کەشێکی ئاساییات تا چەند کاتژمێر دەتوانرێت بمێنێتەوە و لە فرێزەرا بۆن خۆماناڵی فرێزەری سەلاجە ئەوان تا چەند دەتوانرێت بمێنێتەوە تا چەند دەتوانێت هەڵبگیرێت خۆی گۆشت دوو جۆرمان هەیە جۆریشیمان هەیە کە پێوتێ گۆشتی فرێش و جۆریشمانێ پێوتێ گۆشتی بەستوو گۆشتی فرێز فرێش بە گۆشتەیە کە تۆ بۆ ماوەی 72 ساعت ئەتوانی هەڵیگری لە دەرەجەی سەلاجەیە کەواتە لە دەرەجەی 3-4 لەو دەرەجانەیە ئەتوانی دایبنی لە سەلاجەیە هەڵی بگری بۆ ماوەی 72 ساعت هەروەها لە دوکانی قەسابەکان دکتۆر بەست بەشی خوارەوەیەتی بەشی خوارەوەی بەڵێ یعنی نەیبەستێت بەس ساتکەرەوەکەی بێ بەس هەروە لە دوکانی قەسابەکانیشا بە ڕادی تایبەتیان هەیە کە بێ ئەو دەرەجانی پێ بدرێ بۆ ئەوەی بۆ ماوەی 72 ساعت ئەتوانن ئەو گۆشتانە بەکاربێنن لە دوای 72 ساعت ئەو گۆشتە ئەبێت تەلەف بکرێت لەبەرەوەی گۆڕانکاری بەسەر ئەمە بۆ گۆشت قیمەکەش هەر هەمان شتە قیمە بە هەمان شێوە هەڵ ئەیگیرێ بەڵام قیمە تۆزێک وەکو چۆن بڵێ بەرکەوتەی لەگەڵ ڤایرۆس و بەکتریاکانە زیاترە لەبەرەوەی تۆ ئەو کاتە خانەکانی وشکێنیتی وردەکەی لەبەرەوە بە هەمان شێوە هەڵ ئەیگیرێ بەڵام ئەبێ زۆر بە وردی زۆر بە جوانی هەڵبگیری ئەی بۆ مریشک و جۆرەکانی تری گۆشت ئەوە بە هەمان شێوە ئەوەی کە ڕێ پێدراوە بۆ ماوەی فرێش بۆ ماوەی 72 ساعت هەڵەگیرێ ڕێگایەکەی تریشماکەوە ڕێگای بەستووە خۆی هەر ئەو گۆشتانی کە بە شێوەی بەستوو دێ یان ئەگەر بتەوێت ئەمە کارگی ئێستا لە کاتی ئێستادا ئەو جۆرە کارگەیەمان نییە کە لە کوشتارگەکانە کە گۆشتەکە کە دوای ئەوەی کە ئاژەڵەکە سەر بڕێ و پشکنینی بۆ ئەکرێ پارچە پارچە بکرێ و بکرێتە بەستێنەری تایبەتەوە ئەوە بە پلەیەکی زۆر بەرز ناقص 50 زیاتر ئەبێ ڕاستەوخۆ ببەسترێ ئەو گۆشتە نابێ هیچ بەرکەوتێکی بەرکەوێ دوای ئەوە بۆ ماوەی ساڵێک ئەتوانی هەڵی بگری ئەو گۆشتە بەکاربێ وەکەوەی کێساکە لە بازارەکانە لە ڕێی ئەو بازرگانانەوە کە ئەو گۆشتانە گۆشتە بەستێنەرانە کە هاوردە ئەکرێ کە ئەو کوالیتی کە پێ ئەدرێ بە پێی ستانداردی عێراقی ماوەی ساڵێکی پێ ئەدرێ بۆ ئەو گۆشتە بەستوانە بەڵام ئەبێ لە ناقص 18 بەسەرەوە هەڵبگیرێت ئێستا هاوڵاتیان لە ماڵەوە لە فرێزەری سەلاجە تا چەند ئەتوانن بیهێڵنەوە ئەوەی کە لە فرێزەری ماڵەوە چکە گۆشتەکە تۆ هێناوتە گۆشتێکی فرێش بووە یەکسەرەوە نییە کە ئەو دەرەجەی کە باسم کرد بەستوی بێتی ئەبێ بۆ ماوەی 2 مانگ تا 3 مانگ زیاتر ناتوانێت باشە دکتۆر ئەگەر گۆشتێک یاخود قیمەیەک بەرکەوتەی ڤایرۆس و بەکتریا و ئەو بابەتانە بێ لە کاتی لێنانە لە چەند پلەی گەرمیە ئەو ڤایرۆس و بەکتریانە لە ناوەچن خۆی ئێمە وەکوەزانی کە گۆشت چەند شێوازێکی هەیە بۆ لێنانی یەکێ لەوانە کوڵانە یەکێ لەوانە برژاندنە بەڵام باشترین ڕێگا بۆ ئەوەی کە تۆ گۆشتێکی تەندروست و دڵنیابی لەوەی کە ئەم گۆشتەکە تەندروستە و هیچ کێشێکی تەندروستیت بۆ دروست ناکات دوای خواردنی شێوازی کوڵانەکە باشترین چارەیە لەبەرەوەی ئەو گۆشتە بە کوڵان هەموو گۆشتەکە بە تەواوەتی ئەکوڵێ و لە دەرەجەیەکی زۆر کوڵانایە کە ئاگاتە دەوری سەروی 50 و سەروی 60 کە
کە ئەمە هەرچی بەکتریا و ڤایرۆسێکەیە کە بەو دەرەجانە لە ناوچن لە ناوەچێ. بەڵام برژاندن ئەمە وەکو چۆن بڵێ سریع بە پەلەیە لەبەرەوەی سێرەکەی هەندێک جار ئەو برژانە تەواوەتی نابرژێ دیوی دەرەوەی ئەسووتێت ناوەکەی نابرژێت لەبەرەوە سێرەکەی زۆر جار هەیە ئەو گۆشتی برژانەکە کێشەی تەندروستی بۆ دروستەکە. دکتۆر ئەوەی کە ئاماژت پێدا بۆ ئەم ڤایرۆسی کۆرۆنایش دروستە یاخود بڵێ زۆر جار بازەوە دەکرێت کە ڤایرۆسی کۆرۆنایە توانای بەرگەگرتنی هەتا 75 پلی سەدی ئەتوانێت بمێنێتەوە. ئەمە بۆ کوڵانەکە یاخود بۆ ڤایرۆسی کۆرۆناکەش گونجاوە؟ ئێمە خۆشبەختانە تا ئێستاکە هیچ زانستێک یان هیچ توێژینەوەیەک بەوەی نەسەلماندوو کە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی گۆشتەوە بگوازرێتەوە. بەڵام بۆ ئەوەی کە دڵنیابی زیاتر دکتۆر گۆشتەکەمە بەستت بەکاڵی یاخود بە بەکاڵی لێنراوی بەکاڵی تا ئێستاکە هیچ توێژینەوەیەک نەسەلماندوو کە لە ڕێی گۆشتەوە بگوازرێتەوە ڤایرۆسی کۆرۆنا بگوازرێتەوە. بەڵام بۆ ئەوەی کە دڵنیابی کچکە ئێمە هەر ئەوە نییە کە ڤایرۆسی کۆڤید-19 مەسەڵەن کۆرۆنا کە ئێستاکە تای جیهانیە جۆرەها نەخۆشی ترمان هەیە کە ئەوش کە لە ئاژەڵەوە ئاگوازرێتەوە بۆ مرۆڤ جۆرەها بەکتریا جۆرەها ڤایرۆسمان هەیە وەکو تای خوێنبەربوونمان هەیە وەکو مەماڵتەمان هەیە وەکو مشەخۆرەکانمان هەیە کرمی شریتیمان هەیە وەکو نەخۆشی زەردوی هەیە کامەش ئاینە مشەخۆرەکەمانە زۆر لە نەخۆشی تریش هەیە کە لە ڕێی ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ یان لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ. دکتۆر ئەم نەخۆشیانە یاخود ئەم ڤایرۆس و بەکتریانەی کە باست کرد هیچ نیشانێک لە ئاژەڵەکە خۆیان دروستەکە تا پزیشکە بەڕێزەکان بڵێ هەستی پێ بکەن؟ هەندێک جار هەنێ نەخۆشی هەیە بەپێی ئەو دراست ئەو خوێندنەی کە ئەو پزیشکی ڤێتەریناری خوێندیانە لە نیشانەکانی لە گۆشتەکەیە هەنێ نەخۆشی هەیە بە هیچ شێوازێک تۆ بە چاو نابینرێ. بۆیە ئێمە دایمەن ڕێنمایی هاوڵاتیانێکی کە خۆیان دایمەن بە دوور بگرن لەو گۆشتانی کە مۆر نەکراوە یا گۆشتانی کە پشکنینی بۆ نەکراوە لە پزیشکی ڤێتەرینەرەوە چکە لەبەرەوەی تۆ ئەیبینی گۆشتێکە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی کوالیتیەوە نەک تەندروستیەوە لە ڕووی کوالیتیەوە هیچ کێشەیەکی نییە گۆشتێکی جوانە و پاکە لەوانەیە هەنێ جار هاوڵاتێکە چێ لەسەر شەقامەکانە لە شوێنەگەشتەکانە لەوانەیە هاوڵاتێکی کە ئاژەڵەکەی سەر بڕیوە بە تۆ ئەڵێ ئەم گۆشتەی من زۆر جوانە و حیوانەکەم وا جوان بۆ بەڵام هەنێ نەخۆشی هەیە کە نەبینراوە تەنها پزیشکی ڤێتەرینەری ئەزانێ ئەو نەخۆشیانە چێ لەو نەخۆشانی کە پێش ماوەیە کە بڵاو بوو کە کرمی شەریتی بوو کە ئەمە تەنها پزیشکی ڤێتەرینەری ئەتوانێ ئەو نەخۆشیانە دەستنیشان کە و خۆشبەختانە لە کوشتارگەکانە ڕۆژانە جاروەها بۆ چەنە حاڵەتی وە ڕەفز کراوەتەوە بەتەن گۆشت لە ناو براوە کە ئەمانە هەمووی ئەو نەخۆشیانە کە مەسەڵەن پزیشکی ڤێتەرینەری لە کوشتارگەکانە ئەتوانێت دەستنیشانی بکە لەلایەن هاوڵاتیانە زۆر بە زەحمەتداوانەیە وەکو ئاماژەم پێکرد لە ڕووی کوالیتی و گۆشتەکە ببینی گۆشتێکی زۆر جوانە هیچ کێشەیەکی نییە بەڵام کاتێک کە پزیشکی ڤێتەرینەری پشکنینی بۆکە ئەزانێت کە ئەم گۆشتە گرنگە هاوڵاتیان گۆشتی سەرجادە نەکڕن بە هیچ شێوازێ خۆی هەر گۆشتی سەرجادە بە پێی یاسا قەدەغێکراوە ئەبێ خۆمان بە دوورکەین لەو گۆشتانە لەبەرەوەی وەکو ئاماژەم پێکرد چەندها نەخۆشی هەیە بەدەر لەم نەخۆشی کۆرۆنا بەڵام نەخۆشی تر هەیە زۆر کوشندەیە کە ئەگەر بێت و مرۆڤ بەکاری بێنێ ئەو گۆشتانە لەوانەیە ژەهرایی ببێتەوەی کوشتنی چەندها هاوڵاتی. دکتۆر لە وتەکان تا ئاماژە بۆ کرد کە گۆشت بە سوورکردنەوە بە برژاندن بە کوڵاندن باسمان لەوە کرد کە ڤایرۆس و بەکتریاکان لە کوڵاندنەکە لە ناوەچن لە ڕووی بەهای خۆراکیەوانێ کام جۆریان بەهای خۆراکیەکەی لە دەست نایە؟ بەهای خۆراکی بە هەردوو شێوازەکە لە دەست ناچێت لەبەرەوەی کە تۆ ئەی کوڵێنی لە ناو ئاو ئەو ئاوەکەشی بەکارێنی دوو گۆشتەکەش بەکارێنی واروها بە هەمان شێوە بە برژاندنش بەهای خۆراکیەکە لە دەست ناچێت بەس لە ڕووی تەندروستیەوە کوڵانەکە باشترێکە لە برژانەکە. باشە دکتۆر یەک شتی تر کە زۆر بەلامەوە گرنگە سیوجگەری ئاژەڵەکان ئەمەیان تا چەند دروستە بۆ خواردن هەندێک کەس دەڵێن کە نابێت بخورێ هەندێک کەسی شەڵەن نە ئاساییە کە بخورێت. سیوجگەری ئاژەڵ بە هەمان ئەندامی ئەو ئاژەڵەیە کە لە پزیشکی ڤێتەرینەریەوە پشکنینی بۆ ئەکرێ ئەگەر بێت و هەر جۆرە دیاردەیەکی بەدی بکرێت لە سیوجگەر و دڵ و گورچی لەو بەشانەی تری ئۆرگانەکانی ناوە بە هەمان شێوە لەلا پزیشکی ڤێتەرینەریەوە لە کوشتارگە
ڕەفزەکرێ ینی لا ئەبرێ و ئەکرێتە ئەو بەشانەوە کە لە ناو ئەبرێ بەڵام ئەوەی تریشیان کە بێکێشەیە پاکە هیچ کێشێشی تەندروستی نییە ئەو کاتە ڕێگای پێدرێ دێتە بازارشەوە لە ڕووی تەندروستی و لە ڕووی کوالیتیشەوە هیچ کێشێکی نییە. دکتۆر سیەکەشی ئەخورێت؟ ئیتر ئارەزووە بەڵام لە ڕووی تەندروستی و کێشەی نیە ئەگەر بێت و پشکنینی بۆ کرابێت. ئەگەر باشە. دکتۆر کۆتا ڕێنمایی بەڕێزت بۆ هاوڵاتیان چی دەبێت؟ من هیوادارم ڕۆڵی پزیشکی ڤێتەرنەری لە ڕێی بەرنمەکەی جەنابتانەوە ڕۆڵی پزیشکی ڤێتەرنەری کە لەم ماوەی کە پەتای جیهانێکە بڵاو بووە پەتای کۆڕۆنا بڵاو بووە ڕۆڵی پزیشکی ڤێتەرنەری بەرز بنرخێنین کە بەڕاستی ئەوان لە ژێر پشپەردەوە وەکو سەربازی ون کاری ڕۆژانیان ئەنجام بدەن پزیشکانی ڤێتەرنەریمان کە ڕۆژانە لە کوشتارگەکانە بەرکەوتاکەن لەگەڵ چەنەها هاوڵاتیە کە نابیدرێ بە چاو بەڵام لەوێ ئەگەر سەردانێکی کوشتارگە بکرێ ئەبیندێ کە لێ ئەو ستافەی پزیشکانی ڤێتەرنەری لەو کوشتارگەیە چ ڕۆڵێکیان هەیە لە پاراستنی تەندروستی بەتابەتی لەم پەتایە کە ئێستا کە خۆشبەختانە ئەو پزیشکانی ئێمە زۆر بە ڕێنمایەکان بەجێبەجێیەکەن لە پاک ڕاگررتنی کوشتارگەکان هەروەها ڕێگانەدان بۆ هاوڵاتیانی کە بزانن هەتا وەکو پشکنینی حینیشیان بۆ ئەکرێ گەرمیشیان بۆ ئەکرێ کە کاتێککە سنە ژوورەوە و هەروەها سیارەکانیان کە بنە ژوورەوە هەمووی دەرگاکە هەمووی بربەزدانراوە وەروەها مادەی فێرگۆن بەکارراوە بۆ پاکردنەوەی سیارەکان کە کاتێککە سنە ژوورەوە و ڕۆژانە جاروا هەیە ڕۆژی وا هەیە بە هەمان شێوەی ڕۆژانی پێشتر ئاسایی ئاژەڵ سەر ئەبڕێکە ڕۆژانە لە دەوری 150 بۆ 200 ئاژەڵی گەورە سەر ئەبڕێ و هەروەها حیوانی وەردەژ نزیکەی ئەگاتە 1000 سەر کە ئەمە ژمارەیەکی زۆر زۆرە کە ئێستا بەشێکی زۆری لە دوکانی قەسابەکانیش کە ناو بازار جێگەی بازار نەکراوەتەوە بەڵام ئەوانەی گەڕک و شوێنە شقامە گشتەکان کە گشتار دوکانی گۆشتفرۆشەکانە بیکراوە بەڕاستی ئەمە ئەرکێکی زۆر زۆر قورسە کە توانیانە پزیشکی ڤێتەرنەری کە کارەکانیان بەو پەڕی تەندروستی بەو پەڕی لێپرسایەتیەوە جێبەجێ بکەن و هەروەها ئێمە وەکو بەڕێبەرایەتی ڤێتەرنەری سلێمانی لە کاتی ئەم پشی فەرمانگەکانە کە بەردەوام لەگەڵ بەڕێز بەڕێبەری ڤێتەرنەری سلێمانی و وهروەها بەشی تاقیگا وهروەها بەشی کەرنتینە کە توانیمانە بۆ ئەو بازرگانانەی کە خواردنێنن لە دەرەوەی وڵات نمونەیان لێ وەربگرین و پشکنینیان بۆ بکەین بۆ ئەوەی دڵنیابین کە ئەو بەربوومانە بە شێوازێکی زۆر تەندروست بگاتە دەستی هاوڵاتیان و نەبێتەوەی کە خواردنێ بگاتە بە دەستی وڵاتیان کێشیان بۆ دروستکە ئێمە بە بەردەوام پشکنینیان بۆ بکەین نمونەی لێوەرەگیرە لەلایەن پزیشکی ڤێتەرنەریەوە لە تاقیگە بن تاوەکو دڵنیان نەبین ناڵین بچێتە بازارەوە و ئەمانە هەمووی و هەروەها ئێمە پزیشکی ڤێتەرنەریمان هەیە کە لە بواری خۆیان ماجستێر و دکتۆرا هەیە کە ئێستا کە شان بەشانی پزیشکان لە خەستەخانەکانە لە تاقیگەکانە ئیشەکەن و ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ئەبنەوە کامەش خۆی دەستخۆشیە لە ڕێی جەنابتانەوە دەستخۆشی بکرێت لەو پزیشکە ڤێتەرنەریە کە بەڕاستی وەکو سەربازیی هون کارەکانیان ڕۆژانە ئەنجامەدەن. بێگومان دەستەکانتان خۆش بێ دەستە خۆش بێ دکتۆر زۆر سپاسی ماندووبوونتانەکەین لە شتانساق بێ بە ئومێدی لە ساخی و تەندروستیەکی باش بۆ بەڕێز و بۆ سەرجەم پزیشکانی ڤێتەرنەری سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر بورهان عومەر لێپرسرەی هۆبەی کوشتارگەکانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ ساڵڕۆژی کیمیابارانی دۆڵی بالیسانە کە 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەو ڕۆژەدا کە 33 ساڵ لەمە پێشوو لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 264 هاوڵاتی کورد شەهید بوون و لە هەمان کاتدا نزیکەی 600 هاوڵاتی بریندار بوون کە تا ئێستش بەشێک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەو کاتە هەتا ئێستش دەناڵێنن بەدەست کاریگەریەکانی ئەو چەکەوانە. بۆ مەبەستەش پەیامنێرمان هونەر ڕەسوول بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بالیسانەوە لەگەڵمانە. هونەر سڵاو لێ بێ و بەیانیت باش ئەگەر پێمان بڵێیت ئایا بۆ ئەم ساڵ هیچ چالاکیەک ئەکرێت؟ سڵاوتان لەبێ ئەمڕۆ 33 ساڵ بەسەر کیمیابارانی خۆشناوەتیدا تێپەڕ دەبێت و بە دیاریکراویش بالیسان و شێخوەسان لە ساڵی 1970 ڕژیمی بەعس کیمیابارانی ئەم ناوچەیە کرد و
لەم کاتەدا زیاتر لە 190 هاوڵاتی بەهۆی کاریگەری چەکی کیمیاییەوە شەهید بوون بە نەتیجە و بەهۆی کاریگەری چەکی کیمیاییەوە تا ئەم ساتە زیاتر لە 260 هاوڵاتی بەهۆی چەکی کیمیاییەوە لە بالیسان و شێخوەسان شەهید بووە و زیاتر لە 600 هاوڵاتیش بریندار بووە کە بەشێکی زۆریان لە ئێستادا لەژێر کاریگەری ئەم چەکەدان و پێویستیان بە چارەسەری بەردەوام هەیە. هەموو ساڵێ لە یادی کیمیابارانی بالیسان و شێخوەسان کە سوکاری سەربەرزی شەهیدانی ئەم ناوچەیە و بریندارانی ئەم چەکی کیمیایی لەم کاتەدا داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئاوریان لێ بداتەوە و کاری جدیان بۆ بکرێت تاوەکو چارەسەریان بۆ بکرێت چونکە بە شێوەی بەردەوام ئەو هاوڵاتیانی کە لەژێر ئەم کاریگەری ئەم چەکەدان شەهید دەبن و لە دۆخێکی تەندروستی زۆر خراپدان. ئەمڕۆ وا بڕیارە لە سەعاتدا لە بالیسان ڕێوەسمێکی تایبەت ئەنجام بدرێت. دیارە لە چوارچێوەی ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ساڵانی ڕابردوو ڕێوەسمی گەورە ئەنجام نادرێت ئەمڕۆ لە بالیسان بەتەنها مەڵبەندی شەشی ڕێخستنی سۆران ئەمڕۆ تاجەگوڵینەیەک لەسەر مەزاری پیرۆزی شەهیدان لە ناحیەی بالیسان دادنێ ئەمەش وەکو وەفاداری وەکو ڕێزگرتن بۆ کەسوکاری سەربەرزی ئەم شەهیدانە لە سەعاتدا لە پشتای مەڵبەندی شەشی ڕێخستنی سۆران خۆی سەردانی ئەم ناوچەیە دەکات و تازەگەڵینەی ڕێز و وەفایەتی نیشتیمانی کوردستان پێشکەشی کەسوکاری سەربەرزی شەهیدان دەکات. دیارە چنوور بن دەبێت ئاماژە بۆ بدەم ئەو کاتێک کە ڕژیمی بەعەس کیمیابارانی دۆڵی بالیسان و شێخوەسانی کردووە ینی گەورە و بچووک بەیەکەوە شەهید بوونە و ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیانی کە شەهید بوونە لە تەمەنی جیاجیا بوونە. جگە لەوەش ئەو هاوڵاتیانی کە لەژێر کاریگەری چەکەدا بریندار بوونە و بۆ چارەسەر گواسراونەتەوە بۆ نەخۆشخانەکانی دەوربەر لە ڕانیە بەیان لە شەقڵاوە لە شوێنێکی لە ڕژیمی بەعەس لە ڕێگەی کارێکی نیهێنیەوە هەوڵی داوە سەرجەمیەوە هاوڵاتیە بریندارانی کە لە نەخۆشخانەکاندان و پێویستی چارەسەر بکرێن لە نەخۆشخانەکان بدونێتە دەرەوە تەنها لە پێناوی ئەوەی کە هەم لەلایەک وێنەی ئەم تراژیدیا و ئەم کارەساتەوە خۆی نەگات وەل هەمان کاتدا شوێن بزرگکردنی بەشێکی زۆری و هاوڵاتیانەیە کە بە برینداریش ڕێگەی نەداوە لە ناو نەخۆشخانەکاندا چارەسەریان بۆ بکرێتەوە بۆ شوێنی نادیار ڕۆیشتون. لە ساڵی 1998 تاوەکو ساڵی 1998 هەڵبەت بالیسان تەنها شارەدێ بووە ژمارەیەکی هاوڵاتی تێدا بوو بەڵام بە شێوەیەکی ڕسمی لە ڕووی ئیداریەوە ناحیە نەبووە. لە ساڵی 1998 بە بڕیاری بەڕێز جەنابی کاک کۆسرەت ناحیەی بالیسان و وەفاداری بەرامبەر ئەم ناوچەیە بالیسان کراوە بە ناحیە و لەو کاتەوە تا ئێستاش چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە ناحیەی بالیساندا جێبەجێ کراوە بەڵام لە ڕاستیدا هەموو ئەو هاوڵاتیانی کە نیشتەجی ئەم ناحەیەن کاتێک قسە دەکەن و باسی ناحەکەیان دەکەن گرفت باسی ئەوە دەکەن کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئاور لە ناحیەی بالیسان بداتەوە بۆ پێی ئەم ناوچەیە لە ڕابردووش کە ڕژیمی بەعسیش ئەم ناوچەی کیمیاباران کردو بۆی هەڵوێستینێتەوەی شۆڕژگەری ئەم ناوچەیە بۆ لە ئێستاشدا لە سای حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێویستە زیاتر ئاور لێ بدرێتەوە و پرۆژەی خزمەتگوزاری زیاتر لەم ناوچەیەدا جێبەجێ. سپاس بۆ پەیامنێرمان هونەڕەسوڵ کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە بالیسان و لەگەڵ ماوەی سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدان و ئەلفاکراوانی گەلی کورددا دەنەوێنین. بەڵێ خۆشەویستان ئێستا شەچینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە. فەرحان سڵاو لێ بۆ بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لە هەڵەبجەوە چیە بە ئێمە و بەبینەرانی بگەینیت و ڕەوشی هەڵەبجە لە ئێستایا چۆنە؟ بەڵێ چن و سڵاولەتەوە لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە لە زانیاریەکانی تایبەت بە کۆڤید-19 دەست پێ دەکەم شەوی ڕابردوو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان توشبوونی دوو هاوڵاتی دیکەی لە پارێزگای هەڵەبجە بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیان. دیارە ئەو دوو هاوڵاتی هەردووکیان لە ڕەگەزی من و تەمەنیان لە نێوان 14 و 18 ساڵیدایەوە و سەر بەو توشبوانەی پێشووترن کە لە ڕابردوودا تۆمارکراون. دایکی ئەم توشبوانە پێشتر توش بووە و لە باڵێن لە کەرەنتینەکان و لە نەخۆشخانەکانی پارێزگای هەڵەبجە چارەسەری پێویستی بۆ کراوەوە ئەمانیش کەرەنتینە بوون واتە لە ماڵەوە کەرەنتینەکرا بۆ گومان هەبووە لەسەر باڵێن کەیسەکانیان تا دواتە ڕوون بووەتەوە و بەرکەوتنیان لەگەڵ کەسی تر نەبووە. خۆشبەختانە ئەوان ئێستا براونەتە سنتەری یاناسەی 24 کاتژمێری و لەوێ وەکو کەسوکارەکانی دیکەیان با بڵێن پشکنینی تایبەتیان بۆ دەکرێت و دەرمان و پێداویستیان پێدەدێت تا چاک دەبنەوە. بەپێی ئامارەکان لە پارێزگای هەڵەبجە 22 توشبوو هەبووە 8 توشبوویان چاک بوونەتەوە. ئێستا 14 توشبووی دیکە لە ناو سنتەری هەناسەدانی دەستکرد ماون و لەژێر با بڵێن پشکنینی بەردەوامی پزیشکیدان. لە یەکەم پشکنیندا بەشێک لەو کەسانی کە لە ئێستادا لە ماونەتەوە
پشکنینەکانیان نەگەتیڤ بوون دیارە دوای سێ پشکنین ئەگەر هاتوو پشکنینەکانیان نەگەتیڤ بوونەوە ڕەوانەی ماڵەوە دەکرێنەوە من ئێستا لە ناو بازاری هەڵەبجەم پێم خۆش هاوکارم وێنەکان بگوازێتەوە دوکانەکان داخراون و بەشێک لە دوکاندارەکان بەیاننامەیەکیان دەرکردبوو کە بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای یەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ کاویش بڕگەی نیگایە با پێکەوە بینەری بین. ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی ئەچینە لای پەیامنێرمان حەیدەر ببوورن چینە لای پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە. ئەحمەد سڵاو لێبێ و بەیانیت باشنوێترین هەواڵ و زانیاریەکان لە سلێمانیەوە چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. بەڵێ چنوور ئەم کاتەوە بینەرا باشتر سڵاوتان لێبێت من لەبارەی سەبارەت بە قەدەغەی هاتوچۆ قسە بکەین دیارە قەدەغەی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی هەر بەردەوامی هەیە و لە چوارچێوی ڕێکارەکانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت لیژنەی ئۆپراسیۆنی سلێمانی و بەتایبەت ئەو لیژنە تایبەتمەندانەی کە تایبەتن بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا قەدەغەی هاتوچۆ هەر بەردەوامی هەیە بەدەر لەو لایەنانەی کە لە ئێستادا بە پێی ڕێنمایەکان یان بە پێی ئەو قۆناغانی کە دانراوە بۆ کردنەوەی بازار و شوێن و ئەو شوێنانەی کە ناو سنتەرنین بەڵکو لە گەڕک و لە چوارچێوی گەڕەکەکان داکراون بەتایبەت ئەو قۆناغی یەکەمەی کە پێشتر ئاماژەی پێکرابووکە بۆ کردنەوەی سەرتاشخانە و کەبابخانە و سنتەری ڕۆنگۆڕین و شوێنی پەنچەرچی و هەندێک لەو شوێنانی تر ئەمەش لە چوارچێوی ڕێکار و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای سلێمانی بڕیاری لەسەر درابوو بۆ قسەکردن لەو بابەتاش لەگەڵ دکتۆر ئازاد گفتوگۆی زیاتر دەکەین. دکتۆر ئازاد ئەگەر نزیکتر ببیتەوە سپاس دەکەین. دیارە من دەمێت لە دکتۆر ئازاد بپرسم بزانم ڕێنمایەکان چۆن زیاتر جێبەجێ بکەین بۆ خزمەتکردنی گشتی دەبێت. دکتۆر ئەم کاتت باش بۆمان باسکە چۆن لە چوارچێوەی ئەو ڕێکارانی کە قۆناغەکان دەست پێ دەکا و قۆناغێکەکەم جێبەجێکراوە هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکان کە ئەم کارانە جێبەجێ دەکەن چۆن هەمووان پابەندی ڕێکارەکان بین. طبعاً ئێستا ئەمە هەر لە قەدەغەی هاتوچۆیان پێویستە پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی بین ئەوەی کە پێشووتر باسمان کردو ئێستاش پێویستە هاوڵاتیان پابەندی ئەو ڕێکارانە بن قەرەباڵغی دروست نەکەن بەریەکەوتن دروست نەکەن چونکە تا ئێستا ئەم ڤایرۆسە بنەبڕ نەبووە لە لێرەدا و لە جیهانیشدا هەم بنەبڕ نەبووە بۆیە پێویستە لەسەرمان ڕێکارەکانی خۆپارێزی و خۆپاراستن کە وتومانە خۆپاراستن باشترە چاکترە ئاسانترە لە چارەسەرکردن پابەندی پێوەین بۆی دووربین لەم نەخۆشیەوە. باشە کاکتۆر دوێنێ بەڕێز بەڕێبەری گشتی دکتۆر سەباح لە سەتەلایتی گەلی کورسان لە قۆناغێکەکەمدا باسی ئەوەی کرد کە هاوڵاتیان کاتێک دەچنە دوکانێک مارکێتێک شت دەکڕن دەبێت پابەندی ڕێنمایەکان بن هەمان شێوەش خاوەنی مارکێت خاوەنی دوکانەکە ئەوش دەبێت پابند بێ ئەگەر پابند نەبێت ئەمە چەند خراپە.
تەبەن وەکو باسمان کردووە کە ئاڵین پابندی ڕێکارەکانی خۆپارێزی بن ئەگەر پابند نەبن بەریەکەوتن دروستە بێ وەکو باسمان کرد پێشووتر کە جاری تر چەند جارێک باسمان کردو کە بە یەکێک لە بڵاوبوونەوەی نەخۆش سەبەبەکانی هۆکارەکان بەریەکەوتنە ئەگەر من دەستکێشم لە دەسانەوە ماسکم لە پێوە نەبێ بچمە مارکێتێکەوە لەگەڵ کەسێکی ترا بە هەمان شێوە هیچی پێوە نەبێ بەریەکەوتما دروست بێت زۆر بە ئاسانی ڤایرۆسەکە گوێزێتەوە بۆیە پێویستە لەسەر هاوڵاتیان هەم پابندی ڕێنمایەکان بن هەم لەسەر خاوەن مارکێتەکە پابندی ڕێنمایەکان بن بۆ ئەوەی بەریەکەوتنەکە وەکو باسم کە دروست نەبێت و ڤایرۆسەکە بڵاو نەبێت. کەواتە داواکاری تۆ چییە؟ داواکاری من ئەوەیە هەتا بنەبڕی ئەم نەخۆشیەکرێن ڤایرۆسە تەواو بێ پێویستە پابندی ڕێکارەکانی خۆپارێزی و خۆپاراستن بن بۆ دووربین لەم نەخۆشی. لیژنەکانی قایمقامت بە شێوەی بەردەوام گەڕان و پشکنین و بەدواداچوون ئەنجام دەدەن. تۆ وەکو یەکێک لە ئەندامانی لیژنەی باڵا سەردان و گەڕانەکانی ئەمڕۆتانیان بۆ ئایندە چۆن دەبێت؟ ببوورە پرسیارەکە تێنەگەیشت. ئەندامانی لیژنە هاوبەشەکانی قایمقامت بە شێوەی بەردەوام گەڕان و پشکنی دەکەن. ئێوە وەکو لیژنەکان ئەمڕۆ سەردان و پشکنینەکانتان بۆ کوێ دەبێت و چۆن دەبێت؟ ئێستا ئێمە چۆن دوێنێ و ڕۆژانی پێشوو سەردانی شوێنەکان و گەڕەکانمان کردووە بزانین تا چەند پابندی ڕێنمایەکانی خۆپارێزی بن یا ئەو شوێنانی کە کراوەتەوە تا چەند پابندی ڕێنمایەکانە بن یا ئەو شوێنانی کە پێویستە نەکرێتەوە بزانین تا چەند ئەوان پابندن هەر شوێنێ پێویست بێ نەکرێتەوە ئەبێت ئێمە کرابێتەوە پێی داخین و شوێنانیشی کە کراوەتەوە ئێمە ڕێنمایانە اینێ کە پابندی ڕێنمایەکان. کاکتۆر زۆر سپاس ئەوەندە بوون زۆر سپاس. بەڵێ چنوور گڕمە لای ئێوە دیارە زانیاریەکان ئەوەن دەبێت هەمووان پابندی ڕێنمایەکان بن. حیدەر ئەحمەد زۆر سپاس بۆی کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بە ئومێدی ئەوەی کە سەرجەم هاوڵاتیان بتوانن پابندی ڕێنماییەکان بن. بەڵێ خۆشەویستان پرۆگرامی ئەم ڕۆژمان پێشکەشکردن هەتا سبێنەوە بە پرۆگرامی کینۆیی نەوەلاتان کاتێکی خۆش و ئاسوودە بن.